سارتان باش میوانە بەڕێزەکان خێر بێن هەموو لایەکتان بە خێر بێن سەر و سەرچاو هیوای کاتێکی خۆش بۆ هەمووتان ڕەمەزانتان پیرۆز بێ و بۆ هیوایم لە یەکەم شەوی ڕەمەزان و کەویەکەم وێبینار کە لە مانگی ڕەمەزاندا ئەنجام دەدرێ ئەم شەو بەیەکەوە بتوانین بابەتێکی گرنگ و بابەتێکی بەپێز پێشکەش بکەین. سپاسی ئەکادیمیای مێگاماین پلاس دەکەین کە وەکو ڕێخەری ئەم چالاکیە ئەم شەو هەمومانی بەیەکەوە بکردوتەوە بۆ ئەوەی گفتوگۆ لەسەر بابەتێکی جدی بکەین، ئەویش دەربارەی فێرخوازناوەند یان ستودنت سەنتەرە. ئەکادیمیای مێگاماین پلاس کە وەکو ئەکادیمیایەکی قازانجنەویست لە سێ بواردا کار دەکات، بوارەکانی ڕاهێنان، ڕاگەشتکاری، هەروەها پەروەردە. یەکێک لە چالاکیە گرنگەکانی بریتیە لە وێبینار کە هەموو شەوانی شەممە کاژێرنەوە هەرجارە بۆ یەکێک لە ئەکادیمیستە باشەکان یاخود لە کەسێکی بواری پرۆسە جیاوازەکاندا سیمینارێک دەخە. بۆ ئەم شەو سیمینارێکمان ڕێخستە بۆ زۆر بەڕێز مامۆستا فایق سەعید کە دواتر لە پرۆفایلی مامۆستا دەناسێنین. بە دەرفەتی دەزانم ئەم شۆ سوپاسێکی زۆر دکتۆر هیمداد کە وەکو سەرۆک و ڕێخەری ئەکادیمیا هەمیشە ماندوونە ناسانە بۆتە حەڵقەیەکی پەیوەندی لە نێوان کۆمەڵێک کەسی ئەکادیمیست و زانستخواز، بۆتە کەسێک کە توانیوێتی ڕاڵەیەک دروستکە لە نێوان هەموو ئەو کەسانێک کە بە دوای زانست و زانیاریەوە. سوپاسی دەکەین، سوپاسی مامۆستا شەماڵ و فرمێسرخان کە لە کاتی خۆیان دەگرن دڵخوازانە قازانجنەویستانە بێ هیچ بەرژەوەندێک شەوانەی شەممە ئەم وێبینارە ڕێک دەخەن و بەدەیان خەڵکانی زانستخواز لە هەموو بەشەکانی کوردستان کۆ دەکەنەوە. بابەتی ئەم شۆمان دەربارەی فێرخوازناوەندە یان خوێندکار سەنتەرە یان ستودنت سەنتەرە. گرنگیان بابەتە لەوەدایە کە ئێمە دەمێکە بەرچەمچی ستودنت سەنتەر دەکەوین و لە کۆنگری ساڵی 2007 و لە کۆنگری ساڵی 2015 وزارەتی پەروەردە ئەم شاچەمکەی زۆر بەزەقی باز دەکا، باز لەوە دەکا کە پێویستە خوێندکار ستودنت سەنتەر بێ، بەڵام زۆر ڕوون نییە لە ئاستەکرداریەکەی و لە ئاستە مەعریفەکەی ستودنت سەنتەر چییە. بۆ ئەم بابەتە زۆر بەڕێز مامۆستا فایق لەگەڵمانە، مامۆستا فایق سەعید نووسەر و لێکۆڵەری بواری پەروەردە. ئەم شەو تیشک دەخاتە سەر ئەوەی خوێندکار سەنتەر یان ستودنت سەنتەر چ دەگەیەنێ، ئایا ئەوەی کە ئێمە بانگەشەی بۆ دەکەین لە سیستەمی فێرکاری ئێمەدا خوێندکار سەنتەرە، ئایا خوێندکار لە سیستەمی ئێمەدا ناوەندە، هەروەها ڕۆڵی مامۆستایان لە سیستەمی خوێندکار سەنتەردا چۆنە و مامۆستایان دەبێت پەیوەندیان چۆن بێ لەگە خوێندکاران لە ناو پرۆسەی سیستەم، لە ناو پرۆسەی ستودنت سەنتەر و لە ناو سیستەمی ستودنت سەنتەر. ئایا ئەو چەمکە لە بوارە کردەیەکەیدا لە بوارە عملیەکەیدا ڕنگدانەوەی هەیە یاخود بابەتێک کە تەنها زارەچیە و گوتراوە. سەرەتا بە گرنگی دەزانم مامۆستا فایق بناسێنین. مامۆستا فایق سەعید لە ساڵی 1999 لە وڵاتی سوید دەژی، لە ساڵی 1985 لە زانکۆی بەغدا لە بەشی ئابووری بەکالۆرسی بەدەستێناوە، لە ساڵی 2001 لە زانکۆی ستۆکۆڵم لە بواری پەروەردە بەکالۆرسی بەدەستێناوە، ڕاهێنەر و توێژەری بواری پەروەردەی هاوچەرخە، نووسەری یەکەمین ڕەشنووسی سیستەمی قوتابخانە و خوێندنگاکانی هەرێمە، ئەندامی کۆنگری پەروەردەی ساڵی 2007 و 2015 بووە، خاوەنی 17 کتابە کە لە ساڵی 2004 یەکەم کتێبی بڵاو کردەوە بە ناوی تێکشکانی تێکشکانی بەهاکانی خوێندکار، دوامین کتێبیشی لە ساڵی 2021 دەربارەی فیدباک. دەبێت لێرە ئاماژە بۆ بدەین کە مامۆستا فایقێکە لە نووسەرە هەرە جدیەکانی بواری پەروەردە، ئەگەر بێت و پەروەردەی کوردی کتێبەکانی مامۆستا فایقی لێ بسەنیەوە ڕەنگە فەراغیشی گەورەمان بۆ دروست بێ. بۆیە ئەم شەو دەرفەتێکی زێڕینە تا هەمووان بتوانین لە ئەزمون و شارەزایی و لێهاتووی مامۆستا دەرفەت بێنین و هەندێک زانیاری و معریفەی دەربارەی ئەم بابەتە لێ وەربگرین دەربارەی ستودنت سەنتەر. مامۆستا فایق بۆ زانیاری بەڕێستان ئێوە 45 خولەک کاتتان هەیە، دەتوانن لە ماوەی ئەو 45 خولەکە سیمینارەکەتان پێشکەش بکەن، دوای ئەوە 45 دقە تەرخان دەکەین بۆ گفتوگۆکردن و پرسیارکردنی بەشداربووان. هەر بۆ زانیاری بەڕێزیشتان بەشداربووان دەتوانن لە سێ ڕێگەوە بەشداری بکەن. یەکێکیان بریتیە لە کۆمنت بنووسن هەر لە ناو ئەو چاتەی کە هەمانە، هەروەها لە ڕێگای فەیسبوکەوە دەتوانن، هەروەها دەتوانن لە کۆتایی سیمینارەکەدا
دەست بەرز بکەنەوانێ و لە ڕێگای بۆکسی دەست بەرزکردنەوە بەشداری بکەن. ئێستا دەچینە لای مامۆستا فایق بۆ پێشکەشکردنی بابەتەکە. دوای ئەوە مامۆستا فایق ئێوە دەتوانن کە لە کۆتایی سیمینارەکەدا پرسیارەکان وەربگرن و دواتر وەڵامیان بدەنەوە. فەرموون مامۆستا فایق، ئەگەر ئێوە دەنگم دەبیستن فەرموون. ئێوارەتان باش، زۆر سپاس بۆ مێکەمایند، سپاس بۆ هەموو کەسانی کە گوێیان لێمە، سپاس بۆ کاکاوکاری بەڕێز کە ئەو پێناسەی کردو و پێشکەشیە کرد. من هەوڵ دەدەم هینەکەم بێنمە سەری با بڵێن، شتێری کەم بۆی دەست بە قسەکردن بکەم. فایلەکەم بێتە سەری ئەوجا. نازم هاوکارجان فایلەکە ئەبینیتیان؟ ئێستا زۆر تەواو، فەرموون دەست پێ بکەنەوە. بە بچمە سەر و سلایدی یەکەم. ئێوارەتان باش، من ئەمیوارەیە هەوڵەدەم ئەو تەوەرانەی کە لەبەر چاوی ئێوەیە هەوڵەدەم وەڵامیان بەمەوە. هەموو ئەو زانیارانەی کە لێرەیە هەیە هەڵقوڵاوی و سەرچاوانێ، زیاتر سەرچاوەکانی من باڵێن بە شێوەیەکی گشتی 100% سەرچاوەی ڕۆژاوایین. تیۆریزانەکانن ئەوانی لە هاوکارجانڵی دەنگ دەداتەوە. باشە، هی تیۆریزانەکانن و تیۆریەکانی ڕۆژاوان، تیۆریە پەروەردەیەکان، بەڵام تۆزێ ناوەکانی لێدا ئاماڵم من هەوڵدەم ناوەڕۆکی ئەوە بخەمە ڕوو. ئایا بەڵێن خوێندکار سەنتەر چی دەگەینێ مەسەن کە دەیبیستینێمە؟ سێ ڕەوتی جیاواز هەیە لە پرۆسەی پەروەردەدا ڕاستەکەی. یەکیشیانەوەیە مامۆستا ناوەند، یەکیان خوێندکار ناوەند، یەکیان پرۆگرام ناوەند. هەرێکی لە ناوەکانیانەوە دیارە کە ئەو شتە دەکەنە ناوەند و بایەخی پێدەدەن کە خۆیان هەیەە. بنسبەت خوێندکار ناوەندەوە کێمە باسی لێ دەکەین. ڕەفتارگەرایەکان با بڵێن توێری ڕەفتارگەرایی و قوتابخانەی ڕەفتارگەرایی بە شێوەیەکی کاڵ تقریبەن باسی دەکەن و ڕەوتی سێمی ڕەفتارگەرایەکانش کە سکینە دەگرێتەوە بۆ نمونە کە بایەخی بە مەسەلەیە داوە. بەڵام لەویش گرنگتر ڕەوتێکمان هەیە لە پەروەردەدا پێ دەڵێن ریفۆرمگەرایەکان با بڵێن، ڕەوتی ریفۆرم کە لە 1920 دەستیان باڵمە چالاک بوون لە دوو سنتەری گەورەی جیهانە کە ئیشی پەروەردەیانە کرد. ئەو جاو ئێستاشە ئەوش ئەڵمانیایە بەڕادەی یەکەم و وڵاتی گوتۆکانی ئەمریکای بەڕادەی دووەم. دواتر توێری معریفەکان لە نیوەی سەدەی ڕابردووە دێتە ئاراوە تقریبا ئەوەندە زاڵە بێ بەسەر هەموو توێری قوتابخانەکانی کەیە. لەم مەسەلەیەشدا با بڵێن بۆیەکێکە مۆرچی خۆی لەسەر هەموو ناوەندەکان دادەنێ. یەک شتێک هەیە لەلای ئێمە کە دەڵێن خوێندکار ناوەند چی دەگەیەنێ. خاڵی هەرە گرنگ لێرەیە ئەوەیە هەموو پرۆسەی پەروەردە، هەموو شتێک کە لە پرۆسەی پەروەردە دەیکەین لێی بکۆڵەرەوە تەماشای بکە. ئەگەر لە بەرژەوەندی خوێندکارە و سەرچاوی بێت، ئەگەر لە بەرژەوەندی خوێندکارا بوو کەواتە ئەمە سەر بەو ڕەوتەیە کە داوای ئەوە دەکات خوێندکار لە ناوەندی پرۆسەی پەروەردەیە بێت. ئەگەر لە بەرژەوەندی خوێندکارە نەبوو ئەو تەرمە ناگرێتەوە، ئەو چەمکە ناگرێتەوە، ئەو ڕۆتەش ناگرێتەوە. بۆ نمونە ئێمە بڕیاری تاقیکردنەوەی هەڵبژاردنمان هەیە وەزارەتی پەروەردە دەری کردووە کە بیری لێ بکەینەوە ئایا ئەمە لە بەرژەوەندی خوێندکارایە؟ هەرگیز بە هیچ شێوەیە. ئەتوانین بڵێن وەزارەتی پەروەردە ناوەند ناوبنێ، نەک خوێندکار ناوەند، چونکە لە بەرژەوەندی وەزارەتی پەروەردەیە بەڵام بە زیانی خوێندکار دەکەوێتەوە. بەلایەنی کەمەوە کۆمەڵی کارامەیی گرنگی لێ دەسەنێتەوە، ئیش کارامەیی شیکاریە بۆ نمونە، توانای خوێندکار توانای نییە وەزارەت بە خوێندکار دەگەێنێ. لەبەرەوە ئەوەیەکی کە لایەنێکی کە مەسەن ئێمە کە باسی دادپەروەری دەکەین، باسی جەندەر دەکەین، باسی با بڵێن پاشخانی ئاینی و نەتەوەیی دەکەین، باسی دیموکراتی متمانە بە خۆمون، کۆی ئەم شتانی کە باسی دەکەن ئێمە لە ناو چوارچێوەی پەروەردەیە تەماشای کە ئەگەر لە بەرژەوەندی خوێندکارە شکایەوە کەواتە ئەمە لە بەرژەوەندی خوێندکارایە، بەڵام پێچەوانەکەی کەواتە ئەمە سەر بە ڕەوتی خوێندکار ناوەند نییە. لە پرۆسی پەروەردەدا دەدەوێت ئێمە ڕۆڵی یعنی بە پێم ڕەوتە دەبێ دەرفەت بدەینە خوێندکار، پشتیوانی بکەین، ڕێگەی بۆ ئاوەڵاکەین بۆ ئەوەی لە دوو شوێندا ڕۆڵ بدەین. یەکێکی ڕۆڵێکی چالاکیەکانی ناوخوێندنگەیە، باڵێن چالاکە ئەکادیمیەکانی ناوخوێندنگە. دووەم چاڵێکە ئەکادیمیەکانێتی کە لە پرۆسەی فێرکاریدا ڕەنگ دەداتەوە. بۆ نمونە ئێمە تاچێک پەروەردە دەکەین بۆ ئەوەی ئەو تاکە لە ناو کۆمەڵگەدا بتوانێت بجوڵێتەوە بۆ ئەوەی ئیش کات، یعنی وەکو ئێمە دەستەوەستان نەوەستەکە ئێستا ئاسی گرفتەکانان
تۆ ئەبێ ڕۆڵی بدەیتێ گرفت دروستە بێ با خۆی چارەسەری بکات مەسەن ئاهەنگە دروستەکەی لە خوێندنگە با خۆی ڕێکی بخاتەوانە نەک مامۆستا ڕێکی بخاتەوانە بۆ ئەوەی ئەو کارامایی تیا دروست بێت کە خوێندکار بتوانێت لە داهاتوودا بتوانێت کێشەکانی خۆی چارەسەر بکات کێشەکانی کۆمەڵگەش چارەسەر ئەوەی پەیوەندەی بە پرۆسەی فێرکاریەوە هەبێ من جەختم هەمیشە لەسەر پرۆسەی فێربوونە نەک فێرکردن بێگومان هەموو کتێبوو لێکۆڵینەوەکانشم لەسەر ئەو بابەتە لە فێربوو لەسەر فێربوونە لە پرۆسەی فێرکاریدا دەبێت خوێندکار فێری ئەوە بێ بەرپرسیارەتی هەڵبگرێت بەرپرسیارەتی یانی چی بەرپرسیارەتی ئەوە نییە مەسەلەن تۆ پێڵەی دوو لاپەڕە بخوێنەوە بێتەوە بخوێن نا لە کۆی ناو پرۆسەی فێربوونە کاتێ هەڵدەدات بابەتێک دەخوێنین لەسەر ئاو بێ لەسەر ئۆرگانیکەکان بێ لەسەر هەر بابەتێ بێ تۆ بێ و دەرفەتەیە بخڵقینی خۆی توانای هەبێنیە بەرپرسیارەتی ئەو فێربوونەی خۆی هەڵگرێت بەڵێ مامۆستا کار دەکات بۆ ئەوەی فێربوونە بڕەخسێنێ شتەکان ئامادە دەکات بەڵام خوێندکار ئێستاوی دەیبینین ئێمە لە پرۆسەی کۆمانە خوێندکار پەسیڤە نابێ خوێندکار پەسیڤ بێ دەبێ خوێندکار زۆر چالاک بێت و لەناو ئەم هەموو باسەشا ئێمە زۆر جار ئەوە دەبینینەوە کە ئایا خوێندکار ناوەندە ناوەند نییە من وەڵامی ئەو پرسیارە نادەمەوە بەڕاستەوخۆ بەڵام کۆی شتەکانی کە باسی دەکەم ڕەنگە لە کۆتاییە خۆتان بگەنە ئەو پرسیارەی کە ئایا خوێندکار ناوەندە یا ناوەند نییە ئەو وێنانم دێتە سەی دقەیەک خوا باش باش دەرفەتی ئەوەی هەبێ خوێندکار کاریگەری بەسەر ژیانی ئەکادمی پرۆسەی فێربوونی خۆیەوە هەبێ وەکوتم مامۆستا کە بابەتەکانی پێشکەش ئەکات باشە ئێمە ئەمانە شتێکی دیاریکراو بکەین دەبێ خوێندکار یعنی سیستمی یەلکەی پاکراو نەبێ بە کوردیەکەی با بڵێن هەموو شتەکان بخەیتە بەردەسی ئەو کە دواتر دێمە سەرم بابەتە شکەوە زیانی پێدەگرێت بەڵکو دەبێ خەریکی دوو بابەتی کرد بێ یەکەم بەرهەمهێنانەوەی معریفەیە دوای دروستکردنی خودی معریفەیە خوێندکار دروستی کات ئەوە دواتر بە درێژتر لەسەری قسە دەکەم بابەتێکی ترمان کە دێنە سەری بەرجەستەکردنی فێربوونە یعنی ئەگەر ئێمە کادری پەروەردەیی ئێمە توانای بەرجەستەکردنی فێربوونی هەبوو کاتە لە بەرژەوەندی خوێندکارە ئیشەکەین خوێندکار ناوەندە ئیش دەکەین ئەگەر توانای بەرجەستەکردنی نەبوو کاتە ئێمە لەو پەرێزەوە دووری ڕەنگە لەوانە با بڵێن وانەکردەیەکانە لە تاقیگەکاندا کارێکی ئاسان بێت کە شت بۆ خوێندکار بەرجەستە بکەیت چکە تۆ ئیش بەشتی بەرجەستاکەی بەکردەیەکەی دوو شلە تێکەڵوەیەکەکەی کالێکەکانی دەبینی ئەمانە بەرجەستەیە بەڵام لە بواری زانستە تیۆریەکانە هەڕادەیەک با بڵێن بە قورس دێتە پێشچاو بەڵام ئایا دەکرێت زانستە تیۆریەکان توانای بە خوێندکار بەرجەستەیکەن بەڵێ دەکرێت ینی لەم 40 ساڵی دوای یا تقریبا 50 ساڵی دوای کۆمەڵی کتێبی یەکجار گەورە هەن کتێبی زۆر هەن کە باسی بەرجەستەکردنی فێربوون دەکەن یەکێ لەوانە جۆن هاتیە کە لە ئوسترالیا ئیشێکی زۆرەکە لەسەر ئەو بابەتە ئەتوانی بیکەی وەکو چۆوەکو دەنکە مرواری دەتوانی فێربوون بەرجەستە بکەی لە ناو پۆلە هەتا بابەتەکە تیۆریش بێ دەتوانی ئەوە بکەیتەوە لە کاتی وانەوتنەوەدا کاتی کارکردنیشدا کادرە پەروەردەیەکان دەبێ فێربوون لە سەرتەندادانن نەک فێرکردن باشە ئەوەی کە دەگوزارێ ئێستا لە با بڵێن خوێندنگەکانی ئێمە لە زانکۆکانیشمانە مەسەلەی فێرکردنە مەسەلەی فێربوون نییە من بەشێکم لە کتێبی دیداکتیک بۆ بابەتە تەرخان کردووە ینی تۆ ئەبێ کە خوێندکار کە فێری شتێ بوو ئەبێت توانای هەبێت ئەو شتە بەکاربێنێ لە دۆخێکی تەنانەت جیاوازیشە هەمان ئەو دۆخە نەبێکە ئامۆستا بۆی باسەکان لە پۆلان لە دۆخی تریشە ینی بتوانێت گشتگیری بکات ئەو دۆخە ئەگەر لە مەسەلە چینەکەەوە دەست پێکەین بۆ نمونە کە خوێندکارێک کە برسی بوو مەسەلەن تۆ دەتوانی ماسیێکی بێتێ دەتوانی فێری کەی بچە ماسیە بێنێ لە شوێنێکەوەوانە بەڵام ڕاستی دەبێ فێری کەی فێری ڕاوکردنی بکەیتەوە لەویش باشتر تۆ ئەگەر بتوانیت وای لێ بکەی خۆی کەرەسەکانی ڕاوکردنی ماسی دروست بکات کارێکی هەندە قورس نییە ینی خۆی درستی کات چکە مامۆستای هەیە کادری پەروەردەیی هەیە سەرپەرشتی دەکات بەڵام نابێ مامۆستا وای لێ بکات کە ئەو خۆی دروستکە نا بۆ ڕێگەکەی بۆ دروستکە ڕێگەکەی بۆ بکەرەوە هەندێک ڕێنمایی هەیە بی دەرێ وازی لێ بێنە بەڵێ تۆ پێی ناڵێ 1 2 3 4 چی دەکەیت بەڵام هەڵە دەکاتیایە بە هەڵەکات دوای فێر دەبێت لە کەوتنەوە فێر دەبێت ئەمە یەکێکە لە بەسەن فێربوون لە سنتەردا یەکێکە لە بابەتە هەرە گرنگەکانی خوێندکار ناوان
بیرکردنەوەی دینامیکی و پرسی ئاڵنگاران متوانە بەرزکردنەوە. یەکێتر لە بابەتەکان ئەوەیە کە ڕاستەکە ئەم بابەتە من بەشێکم لە کتێبی فیدباک بۆ تەرخان کردووە، بابەتێکی یەکجار گرنگە بیرکردنەوەی دینامیکی و بیرکردنەوەی ستاتیکی. بە کوردی بیرکردنەوەی ستاتیکی هی ئەو کەسانەیە کە لە چوارچێوەیەکان لە چوارچێوەیەکی دیاریکراوە لە چوارگۆشەیەکە بیر دەکەنەوە، توانای ئەوەیان نییە لەو چوارگۆشەیە دەرچنە لە دەرەوەی چوارگۆشەکە کۆمەڵێ دۆختێتە ئاراوە، توانای ئەوەیان نییە خۆیان بگونجێن لەگەڵ ئەو دۆخەدا، توانای ئەوەیان نییە با بڵێن کە بە شتێکەوە گرتیان، توانای ئەوەیان نێت دەرباز بن لەو شتە وەشتی نوێ وەرگرن و بەکاری بێنن. بیرکردنەوەی دینامیکی پێچەوانەیە، بیرکردنەوەی دینامیکی بیرکردنەوەی خوێندکارێکە گەشتبینە یا با بڵێن هەتا کادری پەروەردەییش هەموو مرۆڤێ، بیرکردنەوەیکی گەشتبینە توانای ئۆرگانیزەکردنی دەرەوەی خۆی و ناوی خۆی هەیە، بۆ نمونە تووشی کێشەیەک دێ وا نازانێت، یعنی هەموو کێشەکە خەتای بەرامبەرەکەیەتی، دەڵێ ڕێک پێ دەڵێ بەشێکی لەوانەیە خەتای من بێ، بەشێکی لەوانەیە خەتای تۆ بێ. شتێکی پێ بوو کە یەکە پێوتی هەڵەیە لێی وردەبێتەوە، کەوتی هەڵەیە دەتوانێت قەناعەتی پێ بکات. بیرکردنەوەی دینامیکی شتێکی یەکجار گرنگە. ئەو کەسانی کە خاوەنی بیرکردنەوەی دینامیکی لە ژیانی خێزانیە، لە ژیانی کارکردنە، کۆمپانیایە، وەزیرە، خاوەنکارە، مامۆستایە، خوێندکارە، لە هەر هەموویە کاریگەری گەورەی بەسەر ژیانیەوە هەیە و ئەتوانێت ژیانێکی زۆر باشتر بژێ لەوانەی مەسەلەی بیرکردنەوەی ستاتیکیانێ. زیاتر لەسەرم بابەتە ناڕۆم، بەڵام بیرکردنەوەی دینامیکی کە مامۆستا بە شێوەیەکی دینامیکی کار دەکات لەگەڵ خوێندکارە، یەکێک لە شتەکانی وێ پرسی ئاڵنگارانە دێنێتە ئاراوە. باشە، پرسی ئاڵنگارانە دایمەن ئێمە لە خوێندنگە بووین حەزمان لێ نەبوو، لەبەرەوەی مامۆستا پێوتین پرسیاری سەخت. پرسیاری سەخت و پرسیاری ئاڵنگاران دووشتی جیاوازن. خوێندکار یەکسەر بربەستێکی دەرونی بۆ دروستە بێ لە بەرامبەر پرسیاری سەختە. پرسیاری ئاڵنگارانە باشتر وایە وای پێشکەشکەین کە ئەو پرسیارانە کە کۆششی زیاترن. هەر کە کاتێک یعنی مەبەستەکەم وەیە کە مامۆستا بەم شێوەی ئیشی کرد، دوای ئەو پرسیارە سووک و ئاسانانە کۆمەڵی پرسیاری ئاڵنگارانە هێنایە پاشە ڕاستە عەزێتی خوێندکارەدا، بەڵام لە بەرژەوەندی خوێندکارایە بۆ لەبەرەوەی خوێندکار دەخاتە ئاستێکی بەرزتر، پلەیەکی بەرزتر. ئەمەش بەو مانایە دێتەوە کە خوێندکار لە ناوەنددایە و لە بەرژەوەندی خوێندکارایە ئەو پرسیاران. ئێمە لە خوێندنگەیە من بەش بە حاڵی خۆم هەموم تەواو کرد، پرسیاری ئاڵنگارانەم نەبوو بشەوە گشتێکی باسەکەم لە خوێندنگە و لەیەکانە، نە لە زانکۆ نە لە هین پرسی ئاڵنگارانم نەبوو. من 1995 لە بەغدا زانکۆم تەواو کرد، ئێستاش ڕەنگە دۆخەکە زۆر نەگۆڕادوان. ئەم پرسی ئاڵنگارانە هەموو دەکات خوێندکار گێژ بێت کەوێتە چاڵێکەوە، مۆدێلێکمانەیە چاڵی فێربوون، کەوێتە چاڵێکەوە هەم فێر دەکات وردە متمانە بە خۆی دەکات کە دێتە دەرەوە لەو زەنکا و چاڵەیەتە دەرەوە و کاتێ یەتە دەرەوە ئەو پرسیارە سەختە ناکات، خوێندکار متمانەی بە خۆی بەرزتر دەبێتەوە و توانای چارەسەرکردنی کێشەی گەورەتری هەیە. و ئێمە بەم شێوەیە توانیمانە لە ڕێگەی ئەم بیرکردنەوە ئەم پرسیارانەوە ئاستی خوێندکار بەرینە سەرەوە، کەواتە ئێمە توانیمان خوێندکار بخەینە ناوەندی پرۆسەی فێربوونەوە. بۆ ئەوەی خوێندکار بەلایەکی کەیە، بۆ ئەوەی خوێندکار بتوانێت ڕۆڵی خۆی ببینێ لە خوێندنگە لە هەموو بابەتەکانە، کەواتە دەبێ بازەمە لێرێ ئەمەیانتەوە مامۆستا دەبێت پشتیوانیەکی زۆری خوێندکار بکات. پشتیوانیەکەی لەوەیان نییە وەڵامەکانی پێ بڵێت، شتەکانی نا، تەنها سەرەداوەکانی پێ بڵێتەوە. بابەتێکمانەیە لە پەروەردەش سەرەتاوی پێدەمێت ئەندازەی کاریگەری سەرەدا و یەکجار بەرزە. مەبەستم لە ئەندازەی کاریگەری ئەوەیە کە کاریگەری بابەتێکی دیاریکرا و لەسەر کارایی خوێندکار چەندە، یعنی کە بابەتێک بە خوێندکار باس کرد سەرەداوی ئەدەیتێ کاریگەریکی یەکجار گەورەتری هەیە لەسەر کارایی خوێندکار، لەسەر ئاستی خوێندکار، وەک لەوەی تۆ شتەکانی زۆر بۆ ڕوونکەی تۆ باڵ و وەڵامە حازرەکەی بێتە دەست. لەم هەموو پرۆسەیشا کە کار دەکەین، مامۆستا دەبێ بە پێی ئەم ڕەوتە دەبێت جۆگرێکی زۆر باش بێت و تێگەیشتنی بۆ بڕیارە هەڵەکانی خوێندکار هەبێت. باشە، خوێندکار لە خوێندنگەی بۆ ئەوەی هەڵە بکات و ئێمە دەبێت لە ڕێگەی هەڵەکانی خۆیەوە فێری بکەین. بۆ نمونە ئێمە بابەتی دیموکراسیمانەیە کە بابەتێکی زۆر گرنگە لە زۆر وڵاتی جیهانە، مەسەلوانەیەکیان داناوە لە کۆتایی هەفتەیە ڕەنگە 20 دقە ببێ، 30 دقە ببێ، 15 دقە ببێ، خوێندکارەکان خۆیان کێشەکانی خۆیان چارەسەرەکەن. مامۆستا نییە کە گفتوگۆکان بەڕێوە دەبانە، دوو خوێندکار دەستنیشانەکە یەکێکان گفتوگۆکان بەڕێوە دەبا، یەکێکیان کۆنووسەکان دەنووسێ، وەکو گەورەکان ئێمە لە کۆبوونەوەکان دەدەیکەین.
ئەمە باشی ئەمە ئەوەیە تو خوێندکار ڕادەهێنی بۆ ئەوەی لە داهاتوو تا تاشێک دروست بتوانێت مامەڵە لەگەڵ دیموکراتیا بتوانێت کۆڕت بۆ بەڕێوە بەرێ بتوانێت کێشەکانت بۆ چارەسەر بکات کەواتە ئاستی خوێندکار بەم جۆرە کۆبوونەوانە وایە یا لە هەندێک وڵاتە ڕاوێژی هەفتەی پێ دەڵێن لە کوردستان شتێکی کەی پێ دەڵێن وابزانم ئاستی خوێندکارمان بەرز کردەوە بمانە ئاستێکی بەرزترەوە بابەتێکی دیکە هەیە ئەمە زۆر باس دەکرێت با بڵێن لە هەرێمی کوردستانشا زۆر تشمان لەسەرێتیش بابەتی تا چەند گرنگە مامۆستا هاوڕێی خوێندکار بێت ڕاستەکەی ئەوەی من لێ من بیڕۆڵای خۆم و ئەوەی من لێ تێگەیشتوم لە خوێندکارەوە یعنی مامۆستا پێویستی بەوە نییە هاوڕێی خوێندکار یعنی تۆ وەرە بەرە تۆ ورتە قسەی لەسەر بکە مەبەست لە هاوڕێ چیە ئایا مەبەست لە هاوڕێوەکو من و تۆ دوو خوێندکاری زانکۆی نیاوەکو تۆ من و دوو کەسی گەورەین بەیەکۆ دادەنیشین ئەچین بۆ تەعزیە بەیەکەوە ئەچین بۆ مزگەوت بەیەکەوە ئەچین بۆ کۆڕ و ئەچین بۆ سەیران بەیەکەوە و پارەیەین بە قەرز بەیەکتری و ئاوایە یان بابەتێکی ترە هاوڕێ ئەوانەی کە با بڵێن بەرگری لەمە دەکەن کە مامۆستا دەبێ هاوڕێی خوێندکار بێ دایما ئەوەش دەخەنە پێشەوەکو ئەرگومنت دەخەنە پێشکە مەترسی ڕێزگرتنی مامۆستا لە دەستدانی ڕێزگرتنی مامۆستا هەیە ئەوەندە نزیک بێتەوە بەڵام ئێمە لە جیاتی ئەوەی ئەمە بکەین یعنی خوێندکار بکەین هاوڕێی خۆمان ئەتوانین کۆمەڵێ شتیکە بکەین کە لە هاوڕێتیشتا ئەبێت دروست بێت بەڵام ئێمە مامۆستا بە شێوەیەکی کە دەیکەین بۆ نمونە تۆ هاوکاریکردنی خوێندکار هاوکاریکردن دوو هاوڕێ دەیکەن بەڵام مامۆستاش لە پۆلیشدا هاوکاری خوێندکار دەکات بەتەنگەوە هاتن یەکێکە لە تەرمە هەرە گرنگەکان بۆ پرۆسەی هاوسۆسی و بەتەنگەوە هات یعنی زۆر گرنگە خوێندکار هەست بۆ کە تۆ وەکو مامۆستا وەکو کادری پەروەردەیی تۆ چەند بەتەنگیەوە دەی لەو کاتانەیە کە پێویستی پێوەیە یەکێ بەتەنگیەوە بێتەوە ئەمە یەکێکە لەو تەرمانەی کە چێتە ناو مەسەلەی هاوڕێیانە هاوڕێ بوون پێویستە کە هاوڕێنی بەڵام زۆر گرنگە بەتەنگیەوە بێ هاوسۆزی ترمێکی ترە با بڵێن خوێندکار کاتێک خۆی لە دۆخێکی سەختا دەبینێتەوە بەدوای یەکێکدا ڕادەکات کە هاوسۆز بێ لەوانەیە باوکی مردە بێ مەسەلەن لە دۆخێکی سەختا بێ لەوانەیە کێشەیەکی مەسەن دڵاری هەبێت لە دۆخێکی سەختا بێ دوای یەکێ هاوڕێیەکێکە بۆ قسەی بۆ لەو کاتانەدا مامۆستا دەتوانێت ئەو هاوسۆزی بۆ بکاتەوە لە هەموو ینی هاوسۆزی بابەتێکی زۆر گرنگە لە خوێندنگەکان پێویستمان زۆر پێیەتی لەبەرەوەی کێشەمان هەیە شەڕکردنمان هەیە ئەمڕۆ هەراسانکردنی ئەلکترۆنیمان هەراسانکردنی سەکسیمان هەیە هەموو ئەو شتانە پێویستی بە هاوسۆزی مامۆستایە دوای بابەتی ئینتەراکسیۆنی کۆمەڵایەتی ئینتەراکشنی کۆمەڵایەتی وەکو چەند خۆی بەکاری دێنم یا بابەتی کارلێکی نێوان خوێندکاران خوێندکار و مامۆستا لە ڕێگەی گفتوگۆکانەوە دروست ئەمە بابەتێکن ئەمانە کۆمەڵێشتن با بڵێن لەوانەی کە مامۆستا دەبێت تایە هەبێت بەس پێویست ناکە هاوڕێ بێت بەس لەوانەیە کێوالێکی داتەوە ئەمانە بەس هاوڕێ دەیکات لەوانەیە ئەمانە هاوڕێ دەیکات ڕاستە بەڵام من هاوڕێی خوێندکار نیم من جام لە خوێندکار با بڵێن پانتاییەک من لە هەموو ژیانی خۆمە پانتاییەک بەجێڵم لە نێوان خۆم و خوێندکارە بەڵام هەموو شتانەشی بۆ دەکەم کە پێویستە بکەم بابەتێکی کەمان هەیە مەسەلەی وەڵامدانەوەی خوێندکار ئەوەی کە هەیە تا ئێستا لە پەروەردەی ئێمەدا با بڵێن وەکو وەڵامەکان وەکو هێلکەی پاکرا و دەخێنە بەردەمی خوێندکار یعنی وەڵامە پرسیارە لە کتێبە هەمووی خۆمان بۆی دەینووسین و دەیڵێن و ئەو بینوسێتەوە لە دوایەوە گرفتە خۆمان بۆی چارەسەر بکەین هەموو شتەکان وەکو هێلکەی پاکراوەک لە کوردیانی دەدەینە دەسی ئەی کەواتە خوێندکار چی بکە ئەمە ڕێک دژی بەرژەوەندی خوێندکارە کە ئێمە باسی دەکەین ئایا لە بەرژەوەندی خوێندکارەیانە ئەمە تۆوات لێ دەکات تاچەکەت بۆ دەرەچە تاچەکە ینی فلیجە یعنی من ئێستا کە سەیری خۆمان دەکەین یعنی بە زانکۆ و بە خوێندنگەکانیشەوە کە سەیری کارتەکانەکەین هەستەکەم تاچێکی فلیجی یعنی توانای بەرەنگاربوونەوەی گرفتەکانمان نیە گرفتێکمان بۆ دەخۆڵکە ناتوانین چارەسەر بکەین یعنی گرفتی کۆمەڵایەتی بێ لەوانە بەڵام لەوانەشە گرفتێکی دڵداری بێ لەوانەیە گرفتی سیاسی بێ کە هەیە هەمومان گیرۆدەی سیاسیەکان بووینە ناوان خۆیان چارەسەری دەکەن ئێمەش توانامان هەیە کاریگەریمان بەسەر ڕاستە ئێستا دەڵێ ئەوان ڕێگە نادەن ئەوان دەزاڵن بەسەر ئەوانە مووی ڕاستە بەڵام لە کۆمەلگای زیندووە کە تاکەکان وەڵامەکانی وەکو هێلکەی پاکراو نەدەی بەدەستەوە وازی لێبێنی خۆی گرفتەکان خۆی وەڵامی پرسیارەکان دۆزێتەوە خۆی چارەسەری بکاتوانە تاچە دەرناچێت لە ئێمە بچێت تاچە دەرەچێت توانای فشارکردنی هەیە لەسەر ئاستە جیاوازەکانە لەبەرەوە ئەم هێلکەی پاکراوە
يعني من لە پۆلا بوومە لە زۆر پۆلا بوومە لە هەرێمی کوردستان مامۆستا هێلکەی پاکراوە هەموو شتەکان دەداتە دەستی خوێندکار بێگومان ڕێگریش هەیە لەم ماوەتە لەوانەیە بڵێ کاتم بەدەستەوە نیە شتم بەدەستەوە ئەمانەشە هەمووی ڕێ تێدەچێت بەڵام من باسی پرینسیپەکەت بۆ دەکەم ناوەند خوێندکار بەرهەمهێنانەوەی زانست و دواتر بەرهەمهێنانی زانست لە قۆناغی یەکەمە کە خوێندکار ئێمە کاری لەگەڵدا دەکەین فێری بەرهەمهێنانەوەی زانست و معریفەت دەبێت بەمعنایەک چی بەو معنای ئێمە باڵێن لە وزەدا بۆ نمونە کە باسی وزە بکەین کۆمەڵشتی دەخینە بەردەست خۆمان بەڵام داوای لێ دەکەین خوێندکار لە ناو چوارچێوەی ئەوەیە خۆی هەندێک شت بڵێ شتەکانی تۆزێت جیاواز بێت یانی باڵێن بەشێکی ئەوانەی ئێمەیە بەڵام بەشێکی کەمیشی جیاواز بێت یعنی قبولمانە هەوڵەدا بەرهەمی بێنێتەوە ئەوەی کە مامۆستا ئەوەی کە پرۆگرام پێی دەڵێ هەوڵەدا بەرهەمی بێنێت بەڵام ئێمە خوێندکارەمان بۆ ئەوەیە لە قۆناغی با بڵین لە سەرەتایە ئەمەمان پێ دواتر ئێمەمانەوە بۆ نمونە لە قۆناغی ئامادەیی معریفەمان بۆ بەرهەم بێنێت یەک بەرهەمی بێنێتەوە یعنی ئەوەی ئێمە ناشتی جیاواز بەرهەم بێنێتەوە تاقیکردنەوەیەکەیە نووسەرێکە ترامپەری ناوەگەریان ناوەکەین باش لە بابل لە اسرائیل تاقیکردنەوەیەکی کردووە لەسەر چەمکی وزە لەسەر 3 گروپ خوێندکار هەندێکیان وزەیان خوێندووە زۆر بەباشی هەندێکیان کەم هەندێکیان وزەیان هەر نەخوێندووە هەر نەبیستووە بابەت لە ڕێگەی کارکردنی مامۆستاوە تەنانەت ئەو گروپەی کە وزەشیان نەخوێندووە کە ناشزانن وزەشیە دەرئەچن بە دەرەنجامێک کە وەکو وایە گروپی یەکەم کە خوێندوێت ئەمە چی دەرەخا ئەمە دەرەخا مامۆستا کە یعنی ڕۆڵی مامۆستا لێرەیە چەندە ئەگەر بڵێ بە من مامۆستا پێی وتۆتەوە لە وڵاتێکی بابڵێن وەکو اسرائیلە پێی وتۆتەوە وزە چیە و چۆنەوانە نا بەڵام هاوکاری ئەکا کۆمەڵێ سەرەداوی خاتە بەردەست کۆمەڵە هاوکاری خات بۆی لە هەنگاوی یەکەمە بەرهەمی بێنێتەوە لە هەنگاوی دووەمە خۆشتی تازە دەڵێ بەرهەمهێنان بە معنای شتی تازە ئەم دوو وێنەیەکە لە بەرچاوتانە دەیبینن هەردووشی تقریبا یەکێکە بەس ئەوەی خوارەوەی شووتەکە گەورەترە ئەوەی سەرەوە بچووکە ئەمە بەرهەمی خوێندکارەکانی ڕۆژاوایە خوێندکاری ئامادەی هینێک هەیە باڵێن بابەتێکێ لە زۆر وڵاتی ڕۆژاوایە لە پۆلی 11 و 12 کەمێ پارە خەرجەکەن بۆ خوێندکار بەڵام لەسەریانە شتێکی بەرهەمێکی تازە دروست بکە ئەو بەرهەمە بوونی نەبێ بە هیچ شێوەیە بوونی نەبێت بەڵام دەبێت دروستیکەن کەمێک پارەیە خەنە بەردەستیان ئیتر خۆیان لە ڕێگەی کۆمپانیا جیاوازەکانەوە لە ڕێگەی خوێندنەوە لە ڕێگەی ئینتەرنێتەوە هەوڵەدەن شتێک بدۆزن ئەم دوانەی کە دەیبینی ئەمانە بەرهەمی خوێندکارن ئەمەیان بۆ سێولەتکردن و بۆ شووتی لێکردن ئەوەی یەکەمان کە دەیخەیتە سەر سێوەکە ئەوەی باشە هەم سێوەکە لەت دەکە هەم ئەو خڕەی ناوەڕاستی با بڵێن ئەوەیە تۆ ناوکەکەی ئەکەوێتە ئەوێەوە کە جارێتەوە داهینتر پێویست ناکە یعنی سراحەتە ئەمەی دووەمیان بە هەر هەمان بابەتە بەس گەورەترە شووتی پێلەتەکە یعنی شتێکی یعنی بەرهەمێکی تازەیە خۆی دروستی کردووە ڕەنگە قسەکانم بەرزەسەتر بێ ئێستا بەڵام ئەمە لە بواری زانستی تیۆریا چۆن دەکەین بە هەمان شتە لە بابەتی زیان هینی تیۆریشە چۆن ئێستا من دادەنیشم تۆ دادەنیشی سیمینار دەکەی شتی تازە دەڵێیتوانە بە هەمان شێوە خوێندکارش دەتوانێت ئەگەر لێم پرسی ئایا خوێندکار ئەتوانێ بیکات لە پۆلی چەنەوە بیکات ئەنی من تاقیکردنەوەم هەیە لەگەڵ خوێندکاری بازنەی یەکەمەوە ئەم کارە دەکەن تا ئامادەیەکان کە ئامادە دەکرێن بۆ زانکۆ توانای هەیە بەڵام کەوتۆتە سەرەوەی ئەم سیستەمە پەروەردەیە چەند هاوکاری کادری پەروەردەی مامۆستا ئێمە دەکات بۆی مامۆستا بتوانە بێ بۆی ئەمە بکات مامۆستا کتێبی لە بەردەما بێ بیخوێنێتەوە بۆی بزانێت چی بکات ئەو کتێبانە دەبێت بە شێوەیە بن مامۆستا چەندین نمونەی لەبەردەستا بێت وەکو ڕابەری مامۆستا چەندین نمونەی جیاوازی لە بەردەما بێت بۆی مامۆستا بزانێت لە داهاتوە چۆن ئیش بکات ئێمە لە کۆنگری پەروەردەیی بووم کۆمەڵە قسەی کرا مەسەنێکە لە شتەکانەوانەی کرا گەیاندنی زانست ئیشی پەروەردە گەیاندنی زانستە لە ڕاستیدا ئیشی پەروەردە قەت گەیاندنی زانست یعنی ئەگەر گەیاندنی زانست بێت تۆ بیرکەرەوە لە زانکۆ یا بیرکەرەوە لە ئامادەی کتێبێکمان هەیە خۆ شتێک یعنی ئەمڕۆ دنیا پێشکەوتووە تۆ خۆت توانی ئەو زانستەی ناو کتێبەکەی هەیە بیخوێنیتەوە یعنی بە تایبەتی لە ئامادەی لێشی تێبگەی یا بەشێکی زۆری لێ تێبگەی چه حکمتێکەیە مامۆستایەک بێت کتێبەکەی لەبەر کرد بێ بۆت بڵێتەوە بوون ئەمە قسەیەکی کۆنگرەی پەروەردەیە کە دژی با بڵێن
خوێندکار ناوەندە بەڵام شتێکی کۆنە ئەمەی کە پێتەڵێم لە سەرەتای ڕەفتارگەرایەکانە کە دەرهاتن لە سەرەتای 1970ەکانە تقریبا لە کۆتای 1970ەکانە کە داهاتن ئەوان داوای ئەمەیانە کرد کە بیگەینین بە خوێندکار ئێمە کۆنگرێ پەروەردەیە لە 2007 یعنی دوای 107 ساڵ باسی ئەوە دەکەین کە زانست بگەینین بە خوێندکار بابەتێکی دیکەی زۆر گرنگ هەیە بەلامەوە من لە کتێبی لێکۆڵینەوەی ئەم ساڵما کە بڵاو بێتەوە تیشتێکم قسەتە سەر ئەم پرۆژە سفرا بابەتێکە کە دروستکردنی بیرکردنەوە یعنی چۆن وا لە خوێندکار بکەین بیرکردنەوەی لا دروست بکەین ڕاستەکەی دەرفەت زۆر هەیە بۆ بیرکردنەوە دروست من لێرەیە هەر ئەوە نەمەجالمە بێت تیش بخەمە سەر پرسیار بەس باشە تۆ بەس لە ڕێگەی پرسیارەوە وا لە خوێندکار ئەەکەی مەسەلەن بیرکردنەوە بۆ دروست پرۆژەیەکەی لە باڵمەزاهی زانکۆی هینە زانکۆی هاروارد ئەمریکیە سایتێکیانەیە لە ئینتەرنێت هەر بەو ناوەوە کە نووسراوە زیرۆ پرۆژەکت یەکجار سایتێکی گەورەیە بەشێکی زۆری پرۆگرامەکانی بەپارەیە تەبعاً بەڵام هەندێکشی نووسراوێکی یەکجار زۆری کە دەتوانی ببینیتوانە لەسەر ئاستی نەتەوەی گرتوەکان ئیشەکەن بۆ هاوکاریکردنی وڵاتەکان ئێستا ژمارەی وڵاتانە بینی 70 چەند تا ئێستا ئیشیان لەگەڵاتەوە بۆ ئەوەی ئەم کارە بکەن بۆ ئەوەی بیرکردنەوە دروستکەن لەگەڵای خوێندکار و بەرپرسیارەتی هەڵ من تیشکە خەمە سەر یەک لایەنی پرۆژە یەک لایەنی بچووکی پرۆژە سفر ئەو شەوەیە بیرکردنەوە بە چۆن بە پرسیار بیرکردنەوە دروستەکە ڕاستەکەی پرسیار دوو جۆر پرسیارمان هەیە هەمووتان دەیزانن پرسیاری داخرا و پرسیاری کراوە من هەمیشە لە کوردستان دەبم پرسیاری وم دەکەم پرسیاری کراوە یعنی پرسیاری کراوە ئەوەیە وەڵامەکەی بە یەک دوو شتە تەواو نابێ بە ژمارەیە تەواو نابێ بەڵکو پرسیارێکە درێژە وەڵامەکەی و خوێندکار پرسیاری ترش بە دوای خۆیان دروست بنمونە چۆن ئەو پرسیارانەی بە چۆن دەست پێ دەکا یەشەکە لە پرسیاری کراوە چۆن ئەمە بکەین چۆن ئەوە بکەین چۆن چین بۆ فلانشت چۆن ئەتوانین لەمە ڕزگار باشە ئەگەر ئەمە وانەبوو چی بکەین ئەو کاتە باشە تۆ هاوڕای لەگەڵ قسەکردنی ئەو فلانی هاوڕێتا بۆ نمونە کەوا دەڵێ ئاوهایە بەڵێ یان نا باشە بۆچی تۆ هاوڕانیت لەگەڵ ئەوان کۆی ئەم پرسیارانەی کە من بۆ دەکەم یا بۆ ئێوەی بەڕێزی دەکەم ئەوەیە کە پرسیاری دیکە بە دوای خۆیان هێن وا لە خوێندکار ئەکا بیر بکاتەوە یعنی بیرکردنەوەیشی قوڵ بکات ئەلبەتە ئێستاش مامۆستاکانی ئێمە و پرسیارانە دەکەن بەڵام هەست دەکەم پانتایی و پرسیارانە زۆر کەمەلانە لەبەرەوە من تقریبا بینی 70 بۆ 100 پرسیاری کراوەم نووسیوە لە لێکۆڵینەوەکەی ئەم ساڵما 2022 هەمووی پرسیاری کراوەیە و پرسیارەکانشم تۆزێ کردومەوە پرسیاری شیکاریە پرسیاری فلانە پرسیاری فلانە بۆەوەی تۆزێ یعنی با بڵێن کادرە پەروەردەیەکان یا مامۆستاکان کە دەبینن بزانن یعنی نوعی پرسیارەکان چۆنەی تر خۆیان دەتوانن لە جاتی من 1000 پرسیاری کراوە دابنن ئەم پرسیانە تەنها و پرسیارانە لە خوێندکار بکە خوێندکار دەتوانن مەسەڵەن وەڵامی کراوە دروستکەن و بیر بکەنەوە لە جاتی بەرهەمی پرۆسەی بیرکردنەوە ئەوەی ئێمە بەکاری دێنین مەسەڵەن لە ناوەندی پەروەردەی زانکۆ و پێش زانکۆشا بەرهەمی پرۆسەی بیرکردنەوەی بەرهەمی ئەوانەی ترە کە بیریان کردوێتەوە و ئێمە بەکاری دێن بەڵام ڕاستەکەی دەبێ ئێمە وا لە خوێندکار بکەین پشت بە پرۆسەی بیرکردنەوە بستێن یعنی نەک بەرهەمی پرۆسەی بیرکردنەوە یعنی دروستکردنی بیرکردنەوە یعنی خۆی بیرکردنەوەکان دروستکە لە پۆلا و بەکاری دێن ئەم قسانە ڕەنگە با بڵێن بە قسەکردن بە تیۆری کە من بۆتانە جەرمۆ ڕەنگە شتێکی تۆزێ یعنی هەندێک بڵێن داوانەیە ئەمە کورسە ئەمە قسە چۆنە بەڵام ڕاست دەکەین کە لە پۆلا لەگەڵت نەبیت کە لە پۆلا لەگەڵت نەبم یعنی بەکاری بێنم ڕەنگە پێت خودە قورس نییە خۆی ڕاستەکەی بەس ڕاستەکەی پێویستی پێێتی یعنی مامۆستای ئێمە پێویست پێێتی یەکێک کە شارەزای ئەم بابەتانە بێت لە پۆلا لەگەڵی بێت ئێتە لە خولی ڕاهێنانە بێ لە هەر شتێ بێ ئەم پرۆسەی بیرکردنەوەی لەگەڵ خوێندکارەکانە دروست یعنی من مامۆستا هاوکار لەگەڵم نەبوو لە پۆلاوە بزانم ئەو کاتە لە خوێندنگەیەک بوو لە ڕانیە لە پۆلێکان بۆ من بە مەتودی ئەرگومنت لەگەڵای ئیشیان ئەزانی زۆر خۆش یعنی خوێندکارەکان ئەمەندە ئەکتیڤ بوون لەو بابەتە بوون کە هەمان ئەو خوێندکارانە بوون کە من کاتی خۆی لە ڕۆژاوە هەم بوو گرنگ جیاوازەکە چییە جیاوازەکە خوێندکار دەتوانێت بجوڵێتەوە توانێت ئیشکات بەڵام جیاوازەکەوەیە مامۆستا دەبێ و زانستەیە پێ بێت کە بتوانێت ئیشی پێ بکات بۆ کاری وەزارەتی پەروەردەیە کە ئەم کارە جێبەجێکات ئەوەی کە نایکات وەزارەتی پەروەردە
ئێستا بەشێک لە کەسانی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن و دایان ناسم و خەریکن خۆیان خەریکن یعنی ڕێگەی ماندووکردنی خۆیانەوە خەریکن دەگەنە ئەو ئاستا. سلۆگانێکی بنیادگەرایەکان هەیە با بڵێن، سلۆگانێکی زۆر جوانە، ئەڵێ کەس ناتوانێت کەس فێر بکات بەڵکو هەموو کەسێک خۆی فێر دەکات. یعنی ئەوانەی کە لە پۆلا ئەبێ، ئێستا من ئەو کاتانەی کە مامۆستا بووم با بڵێن لە پۆلا بووم، چ لە بنەڕەتی و چ لە ئامادەیەکانش، یعنی من شتی زۆری فێر ناکەم، شتەکانی هەندێشتی دەخەمە بەردەست، بەڵام کارم بۆ دەکات و لەو کارەوە خۆی فێر دەکات و ئەمەش ڕامان دەشێشێتە چەند هەمووتان بیستوتانە فێری فێربوون مەسەلەن، یعنی ئینسان کە فێری فێربوونە بێ فێرە بێ بۆ ژیان فێرە بێ، لە کۆی ژیانە ئەوە بەرهەمهێنێت کاری پێ دەکات لە شوێنی جیاوازە ئەمڕۆ شتێک فێربیرکردنەوەی دینامیکی فێرە بێ لە پەروەردەیە، بەڵام دوو سپێکردن لەگەڵ خێزانەکەی خۆیان دەبێت بە شەڕی بیرکردنەوەی دینامیشی لێوە پیادە دەکات، ئەمەش وای لێ دەکات کە ئاسانتر گرفتەکان چارەسەر بکات. یعنی ئالەم بابەتە کە ئینسان خۆی فێر دەکات و من تەواو بڕوام بەمە هەیە کە خوێندکار خۆی فێر دەکات، بەڵام پێویستە ئێمە فێریکەین کە چۆن خۆی فێر بکات. خاڵێکی دیکە کە پەروەردەی باڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا پێداگیری لێ دەکەن ئەوەیە خوێندکار چەند فێرە بێت. تۆ بڕوانە ئێمە لە مەسەلەی تاقیکردنەوەمان ئێستا تۆزێکیکە مەسەر مەسەلەی هەڵسەنگاندن و تاقیکردنەوە لە پرۆسەی تاقیکردنەوەی خۆمانە ئێمە هەمیشە تاقیکردنەوەی ئێمە چییە؟ تاقیکردنەوەی ئێمە قیاسی ئەو بابەتە ئەکەین خوێندکار چەند فێر بووە تا ئەو ساتە وەختە طبعاً ویگۆتسکی لەگەڵ ئەمەیان نییە، بەڵام تا ئەم ساتە وەختە چەند فێر بووە، چەند لاپەڕی لەبەر کردووە مەسەلەوە نییە، چەند ئامێرانە چۆن ئیشەکەن، یعنی بە کورتەکەی چەندێ فێر بوو، بەڵام ڕاستەکەی پرسیاری هەرە گرنگ مەسەلەن کە تیۆری معریفی لەم هاوپەیوەند بە خوێندکار ناوەندۆ دێنێتارەوە گرنگە خوێندکار چۆن فێر بووە، چۆنێتی فێربوونەکەی یەکەوای لێ دەکات ئێمە دەتوانین شوێنی زۆر شتی تیا بکەینەوە خوێندکار فێربوونی خوێندکار بکەین بە شتێکی نەوعی با بڵێ شتێکی جۆری لە کەمی ماڵێ کەمیت گرنگ نییە خوێندکار چەند فێر بێت، بەس گرنگە بەلانەیە کەم فێر بێت، بەڵام چۆن فێر بێ ئەوە گرنگە بەلامانە چکە بۆ شتی کە پێویستمان پێیەتی خاڵێکی بەشێکی هەرە گرنگی ئەوەی کە ئەم شانەی کە باسمان کرد مەسەڵەن مامۆستا چۆن بەدی بهێنێ لە پۆلا دەمانگەڕێتەوە سەر دیداکتیک، ئەندازەی کاریگەری دیداکتیک وەک باسم کرد دوو بەقەدەر ئەندازەی کاریگەری هەموو فاکتەرەکانی دیکەیە کە کاریگەری لەسەر کارایی خوێندکار. ئەم قسەیە کە دەیکەم کەڵێم دووەوەندە لەگەڵ مامۆستاکارە زۆر باسی ئەمەم کردووە، نزیکەی 600,000 توێژینەوەی زانستی گرنگ وەرگیراوە کە بە تەنها بە زمانی ئینگلیزی بنووسراون کە گرنگەکانن کە گەورن کە بە زمانی ئینگلیزی ئەو 600,000 نزیکەی چەند سەد فاکتەریان باس کردووە، چەند سەد فاکتەری لە خۆی گرتووە تاقیکردنەوە بە خوێندکار کراوە، ئەو چەند سەد فاکتەرە ئەندازەی کاریگەری هەمووی دەرکراوە، هەموو فاکتەرێک چەند کاریگەری لەسەر خوێندکار هەیە و ناوەندەکەی دەرکراوە، ناوەندەکەی کاتە 0.40 یعنی 100 ناگرێتەوە باشە. ئەندازەی کاریگەری دیداکتیک دوو بەقەدەر هەموو مام ناوەندێت تقریبا 0.69 بۆ 0.80 کەواتە لە ڕێگەی ئەمانەوە لە ڕێگەی دیداکتیکێکی باشە، لە ڕێگەی دیداکی مەبەستم شێوازەکانی وانەوتنەوەی، لە ڕێگەی شێوازی وانەوتنەوە مامۆستا دەتوانێت بەرپرسیارەتی گەشتسەندنی زانستی خوێندکارە لە ئەستۆ بگرێت، مەتودێکی باشت نەبوو بۆ وانەوتنەوە، مەتودێکی تازەت نەبوو بۆ وانەوتنەوە، کەواتە ناتوانانی یعنی بەرپرسیارەتی گەشەکردنی زانستی خوێندکار لە ئەستۆ بگرێت. ئەو شێوازە کۆنەی کە هەمانە ئێمە شێوە محازەراتیە ئەوە ناتوانێت ئەو بەرپرسیارەتە لە ئەستۆ بگرێت. ئەمە بۆمان نایدێتەوە تۆ کۆمەڵی مەتودت هەیە، ئەو مەتودانە دەبێت ببنە هۆکاری گەشەکردنی خوێندکار، دەبێت مێشکی بکەنەوە، دەبێت کارایی بەرزکەنەوە. بۆ نمونە ئێستا مەتودێکمان هەیە لە زانکۆکان بەکاری دێنین، من بەش بە حاڵی خۆم لە ئامادەیش بەکارم هێناوە لێرە، مەتودێکە بەڕاستی ناوازەیە تۆ بۆ ئەوەی گەشە بە خوێندکار بدەیت چۆنیش پێکەی. من لە کتێبیان ساڵما بۆوانەی حەزیان لێ دەتوانن تەماشایەکی بکە، مەتودێکی زۆر ناوازەیە بۆ کارکردن. و دوای لە مەسەلەی دیداکتیکدا هەر خوێندکارێک بە شێوەیەک تێدەگات، لەبەرەوە ناچارین ئێمە مامۆستا ئەو توانامەی ئەو باڵێن ئەو کارامەیەی هەبێ کە بە شێوازە جیاوازەکان ئیشی بۆ بیرکردنەوەی ڕخنەگرانی ئیشەکە لەوانەی بابەتە هەرە سەرەکیەکان
کە خوێندکارت بۆ دەخاتە ناوەندی پرۆسی یعنی چۆن خوێندکار بە شێوەیەکی ڕەخنەگرانە بیرکاتەوە ڕەخنەگرانە تاوان بۆی ڕوونی کەمەوە مەبەست ئیلا ڕەخنەگرتن نییە ها لەوانەیە ڕەخنەگرتنشی تیابێ بەس ڕەخنەگرتن نییە زیاتر شیکاریە خوێندکار چۆن دەتوانێت شیکاری بۆ ڕۆمانێکی دیاریکراو بکات بەلەو ناوەندەشتا ڕەخنە لە کەسایەتەکان لەوانەیە بگرێ ڕەخنە لەوانەیە لە چیرۆکەکە بگرێت لەوانەیە بلانێ نگرێت بەس شیکاریەکی وردی شتەکان بچێتە ناوجەرگەی مەسەلەی بیرکردنەوەی ڕەخنەگرانەوە بە کاتی سەرچاوە شت دەخوێنێتەوە خوێندکار ئێستا ئێمە شتێک دەخوێنەوە لەسەر فەیسبووکەمان دەیبین شتێک دەخوێنینەوە نازانین ئەمە ڕاستە یا درۆیە یەکێک وڵاوی کاتەوە خەڵکەکانی کە هەمووی جنێوەدەن هەموو شتە نووسن کەسش ورد نابێتەوە باشم سەرچاوەیە ڕاستە باشە ئەم کەسە من بۆ لایکی بکەم ئەسڵەن بۆ کەسی ڕۆشنبیر عیبە لایکی شتێک بکات کە سەرچاوەکەی معلوم نەبێت یا دڵنیا نەبێت کە ڕاستە یا ڕاست لەبەرەوە گرنگە تۆ ئێمە خوێندکار فێری شتێکی با پێڵێن چی سەرچاوی پێ دەڵێن سۆرس شتێکی پێ دەڵێن باڵێن وردبوونەوە لە سەرچاوە کە ڕاست بێ یا ڕاست نەبێ ئەوە زۆر گرنگە بۆ خوێندکار بۆی تەنها سە من ویکیپێدیا قەت بەکار نایەنم جێگەی متمانە نیە ویکیپێدیا لەبەرەوە خوێندکارەکانش بۆ بابەتە فێر دەکەیت هاوکاری خوێندکارە ئاسنزمەکان ئەمە یەکێکە لە بابەتانەی کە سەر ئەسپێی مامۆستا کە خوێندکار ناوەند چۆن بینەکە چکە پرۆسەی پەروەردە ئەمەش بە وڵاتەکان دەگۆڕێت تەبعاً وڵاتانی سکەندەنافی بە شێوەیەکی گشتی لە لە چاو خوێندکارە ئاسنزمەکانەوە هەوڵەدەن پرۆسەی پەروەردە بەدەن پێش ئەوانەی لە چاوی ئەوانەوە کێ زۆر نزمە ئەلوێەوە دەست پێ بکەن بۆی هەموو کەس فریا بکرێتوان ئاستی قسەکردنی مامۆستا بابەتێکە لە بابەتەکانی کە دەبێ ئاستێکی مام ناوەندی بێ بۆ ئەوەی هەموو کەسێتی بکات ئەمەشمان ناوەیە تۆ بە تەنگی خوێندکارەوە دی کە زمانەکەت زۆر قورس نییە بۆی کەستێ بۆی ئەوەی ئاسنزمەکان بێزارن زۆرش نزم نییە بۆ ئەوانەی کە زیرەکەن دەتان مەسائلی هەراسانکردن و تەندروستی خوێندکاران یەکێک لە گرفتە گەورەکانی خوێندنەکانی ئێمە ئێستا ئەوەش هاتۆتە سەر هەر لێدان و باڵێن هەراسانکردنی دەرونی نییە هەراسانکردنی سێکسی و هەراسانکردنی ئینتەرنێتیش هاتۆتە پاڵ لە هەمووی خراپترەوە چۆن کە دەڵێم مامۆستا تەبعاً من کۆی سیستەمەکە باس دەکەم مامۆستایشی زۆرەکانەکە بۆ لێم نەکەون خەتاکی مامۆستا ینی کۆی کادرە پەروەردەیەکان بەرپرسیارەتیشی گەورەیان پێ ئەگەر ئەوان خوێندکار لە ناوەندا دادەنەن دەبێت مەسەلەی هەراسانکردن بکەنە شتێکی زۆر سەرەکی چارەسەرکردنیان بابەتە من لە شوێنی دیکەدا باسی دەکەمەوانە لێرە مەجالم نییە بەس ئەوەیە پێتان دەڵێم کە بەو شێوەیە ڕێزگرتنی خوێندکاران مەسەلەن ڕێزگرتنی خوێندکاران ئەوە نییە مەسەلەن وەکو ڕێزە تەقلیدیەکە تۆ دەبێت کەسایەتی خوێندکار بەهێزکەی یعنی وای لێ بکەی ئەمەنە بەهێز بێ هەم لە ناو خوێندنگەدا لە کەس غەدری لێ بکە هەم لە ناو کۆمەڵگەدا کەسایەتێکی بەهێز مەسەلەی هەڵاواردن مەسەلەی جەندەر یعنی ئەرکی مامۆستا ئەوەیە کە جیاوازی نێوان کچ و کوڕ لە مناڵیەوە یعنی کچەکان بەهێزکەن بۆی مەسەلەی هەڵاواردن بۆ شێوەیە نەبکەیسە لە کۆمەڵگای هێنا بابەتێکی زۆر گرنگە و پاشخانی مامۆستا بڵێن ڕۆڵێکی سەرەکی هەیە لەم بابەتەیە شتێکی پێڵێن سێڵ ئیمج سەڵئیمج بابڵێن ئەو وێنەیە کە هەموو کەسێ لە ئێمە لە ناو خۆیان بۆ خۆی هەیەی من تەسەورێکم هەیە لە خۆم من کەسایەتێکی ئەوهام ئەو ئیشی مامۆستا ئەوەیە ئەو وێنەیە بەهێز کات و ئەو وێنەیە جوان بکاتەوە بەهێزی کە لە لای خوێندکار ئەمە یەکێکە لە تەرمەکانی باڵێن چێتەخانەی خوێندکار ناوەندە بە تەنگەوە هاتن و مەسەلەی باڵێن بلۆک نەکردنی بۆ چوونی خوێندکار یعنی ئەوەی کە هەیە زۆر جار خوێندکارێکمانەیە باڵێن زۆر هاروهاجە شەڕەکات پەنا بینە بەر ئەوەی ئێمە بیرۆڕاکانی بلۆکەکەین نایلی قسە بکات غەدی لەکەین کەرامەتی شتێنی بابڵین کەسایەتی لاواز دەکەی تەنها بۆ ئەوەی لەبەرەوەی هاروهاجە یعنی بابەتی زانستی تێکەڵەکەین لەگەڵ بابەتە کۆمەڵایەتێکە و بابەتی شەڕکردن و هەراسانکردن کەمەش بابڵین هەڵەیەکی گەورەیە لەم بابەتە ئێمە شوێنی نابێتەوە زیادکردنی موتیڤی خوێندن ئەوەیە کە تۆ یعنی چەندین توێژینەوە لەم بابەتەیە هاوپەیوەند بە خوێندکار ناوەند بکات ئەو مامۆستایەک کە هەوڵ دەدا موتیڤی خوێندن و خوێندنەوە بەرزکردنەوەی ئاستی معریفی خوێندکارەکەی زیاد کات موتیڤی زیاد کا بۆ خوێندن ئەو مامۆستایە کە خوێندکار لە ناوەندا دادەنێت چەندین توێژینەوە لەم بابەتانە لەم لێرەدا هەیە مامۆستان نابێ لەم کە خوێندکارە کاتە ناوەند نابێ خوێندکار ناچار کات وەڵامی پرسیارێک بداتەوە کە نایزانی ئەی من دەزانم ئەم خوێندکارەی من ئەمە نازانێت نابێ ناچاری کەی کە وەڵام بداتەوە بەڵام تۆ ئەتوانی بە شێوەی جیاواز
هاوکاری بکەی بۆ بتوانێ وەڵام داتەوە ئەو نیوەی وەڵامەکەی پێڵێ یا کە کار ئاسانیەکی زۆری بۆکەی 3 و 4 ڕستەی پێ ئەڵەی لە ڕێگەی و 3 و 4 ڕستەدانیە خوێندکارەکە بگەینیتەوەی وەڵامەکەت باتە بەڵام ڕاستە خۆ ناتوانێت داتەوە چونکە هەموو کەسێ ئەوان نازانێت مەسەلەی هەڵسەنگاندن و تاقیکردنەوە ئەوانە ئێمە تاقیکردنەوەمان هەیە لە مەسەلەی هەڵسەنگاندنە شتێکمان هەیە پێڵێن ئەسسمنت و فۆرماتیڤ ئەسسمنت جیاوازی ئەم دوانە ئەوەیە یەکێکیان ئەوەیە بە نمونەیەکی عەمەلی بۆتان بکەم ئەوەیە هەردووکیان دوو دارەچێنن ئەوەی یەکەمیان دارەکە چێنێ دوای مانگێک بەلایەوچێتەوە ئەمە دارەکە یا مردووە نەماوە سیز بووە یا ماش بە نەخۆشی لێدا بێ لەوانەیە ئەمە یەکە لە سیستمی ئێمە یا بمەسەن بڕێت یا دوای دوومان ینی هەیەتی ساڵ تاقیکردنەوە فۆرمێتیڤ ئەسسمنت کەم ساڵدانی دوایە مەسەلەن 20 ساڵی داهاتووە 20 ساڵ داهاتوە شتی زۆر باشە ئەو کەسە کە دارەکەی چند هەموو ڕۆژێ جارێ سەردانی دارەکەی کات سەری لێدا ئەوەی بچووکترین شتی هەبوو هەتاوی بەرکەوتینی پێویست بوو ئاوی زەم کەم بوو زۆر بوو هەموو ڕۆژێ جارێ دوان سەری لێدا ئەنجامدا بە ئەنجامێکی باش ئەمە لە خوێندنگەکانە چۆن دەبێت ئێستا لە ڕۆژاوان باباوان تاقیکردنەوە دەکەن بۆ شێوەی ناکەن هەموو چالاشیەکانی خوێندکار لە ماوەی 1 ساڵدا هەڵ ئەسەنجێنن بۆ ئەوەی نمرەیەک بدەن بە خوێندکار نمرەکە وەنیە لە تاقیکردنەوەیەکە بەدەستی هەیە نمرەکە وەیە هەموو چالاشیەکانی ساڵ یا نیو ساڵ هەمووی هەڵەسەنجێنن و هەموو شتەکانش نەک تاقیکردنەوە هەموو بابەتەکانی کەش دەچێتە خانەی هەڵسەنگاندنەوە ئەمە بابەتێکی یەکجارێک جار خۆشە هیوادارم لە داهاتووە ینی سیمینارێکی لەسەر بکەین فیدباکێکترە لە خاڵەکان کە زۆر گرنگە من دووری نۆدەقەیەکم ماوە کە زۆر گرنگە فیدباک من لە کتێبی فیدباکە بە دوورگەژی باسی ئەوم کردووە کە فیدباک یەکێکە لەو شتانەی کە هەوڵ ئەدات بەڕاستی ئەسی خوێندکار بەرزەکات کارایی بەرزەکاتەوە خوێندکار دەکاتە ناوەند لە پرۆسەی پڕۆدەیە وەلەرێ ئەندازەی کاریگەری فیدباک 0.72 بەمانایەوەی ئەندازەی کە ناوەندی کاریگەری هەموو فاکتەرەکانی کە 0.40 ئەم 0.72 تقریبا دوو بەقەدەر شتێکم ئەوانەیە یەکجار گرنگە من بە وردەکاریەوە باسی فیدباکم کردووە ینی لە کتێبی فیدباک و کارای خوێندکار چییە چۆنە وردەکارەکەی مامۆستا چۆن ئەتوانێت بەیان نمونم هێناوە تۆ چۆن ئەتوانێت فیدباک بکات لە پۆلا بۆی کاریگەری خوێندکار بەسکات خاڵیش ترەوەیە مامۆستا دەبێت چاوەڕوانی لە خوێندکار دەبێت ینی کە بە خوێندکارێک کڵی من چاوەڕوانیم لە تۆ هەیە مەسەن لەم تاقیکردنەوەیە لەم راپۆرتەیە لەم ئیشەیە کە بۆ بکەیت یا کادی دەرەچینە دەرەوە بۆ سەیران من چاوەڕوانیم لە تۆ هەیە کە تۆ ئەمەم بۆ ڕێک خەی لە سەیرانەکە لە شتەکە کاچینەوە ئەم چاوەڕوانی بۆ خوێندکار زۆر گرنگە خوێندکار هەمیشە هەوڵەدا لە چاوەڕوانەکانی مامۆستا بەدی بێنێتوانە مامۆستا دەبێت گومان لای خوێندکار بینیستکە گومان لە هەموو شتێک مەزانست خوێنین دەبێت گومان لە زانست بکەیت لەوانەیە گومانەکەشی ڕێک نەبێت بەڵام دەبێت خوێندکار گومانی ئەنی نابێ هەموو شتێکی وەرگرت وەکو وەریگرێکە تەواوە ئەم قسەیە تەواوە ئەم زانستە تەواوە ئاو بەم شێوەیەشی یەکرێتەوە شەوەی کارەباییوانە دەبێ ئەو گومانە دروستکە مەخاڵێکی زۆر بوو مامۆستا لە نووسینەوەی بەتەنگی خوێندکارەوە بێ دەبێت لە نووسینەوەی ڕێکارەکانە دەبێت زۆر وردبین بێت ڕێکارەکان مەبەستمەوەیە کە پرسیارێکی دەدەیت باڵێن وەڵام داتەوە حەلی کات دەبێت ڕێکارێ یەکەم جار وا دەکەیت دوم جار وا دەکەیت سێم جار وا دەکەیت تا ئەو ڕێکارانە ورد بێت زۆر باش ئەمە بابەتێکی زۆر سەختە لە جدی ینی من لەگەڵ مامۆستاکانە ئیشم کردووە دەسبەتێکی یەکجار زۆر لە 150 زیاتری مامۆستاکان لەوە دەرنەچوون یان لە ڕێکارەکان تێنەگەیشتون کە من نووسیوە کوردی نووسم تێنەگەیشتون چۆن ئەمە بکەن باشە لەبەرەوە ڕێکارەکان مەسەلەیەکی ئاسان نییە کە بیکەیت تا وردتر بێ طبعا باشترە من بابەتەکەی خۆم لێرەیە تەواو بوو 6 دقەم ماوە بەڵام حەزەکەم شتێکی کەس بڵێم خەریکی لێکۆڵینەوەیەکم ئەمە لە دەرەوەی بابەتەکەیە خەریکی لێکۆڵینەوەیەکم دەربارەی هەراسانکردن و تویژی لە خوێندنگەکانی هەرێمی کوردستان پێویستم بەوەیە هەموو کادرە پەروەردەیەکان مامۆستا با بڵێن بەڕێوەبەر و جێگەری بەڕێوەبەر و توێژەر و هەموو ئەمانە وەڵامی هەندێک پرسیارم بۆ بدەنەوە کە لەم ڕوو پێوەیە دامناوە لە فەیسبووکەکی خۆم بڵاو کراوەتەوە دەیبینن لە ئینستاگرامش دامناوە ئەو ئینستاگرامەشە دەبینن و هەوڵم داوە بارکۆدشی بۆ دروستکەم بە مۆبایلەکەت ڕسمی بگری ڕێک دەچیتە سەریەوەوانە و زۆر سپاسان دەکەم ئەگەر خۆتان وەڵام بدەنەوە ئەگەر بە مامۆستاکانی هاوڕێتان کادرە پەروەردەیەکان و توێژەرەکان بڵێن وەڵام بدەنەوە و خاڵێکی دیکەش خوێندکار تا پێینەڵی نازانین تەشجیعی با بڵێن خوێندکارەکانتان بکەن کە وەڵام بدەنەوە هەم لە فەیسبووکە هەم لە ئینستاگرام ئینستاگرامەکەم ڕاستەکەی بۆ ئەوان داناوە
چکە زیاترەوان سەیری ئینستاگرام و شتانە دەکەنوانە. زۆر سپاسان دەکەم ئەگەر بێت لەم مەسەلەیە هاوکاری بکەن، چکە لێ خۆڵینەوەکەم ئەگەر ئامارێکی لەگەڵانە بێ بەڕاستی باش دەرناچێت. من پێش دەقەم ماوە لێرەیە تاو دەبم. زۆر سپاس بۆ مامۆستا هاوکار چاوەڕوانی پرسیارەکانیەوە، سپاس بۆ میهرەبانی و گوێگرتن. سپاس بۆ تۆ مامۆستا، دەستەکانت خۆش بێ. زۆر سپاس بۆ ئەم بابەتە بە پێ زوفرە ڕەهەند و بەرفراوانت. سپاست دەکەین دەستت خۆش بێ و بە هیواین هەمیشە پڕبی لە زانست و زانیاری و بابەتی نوێ. ئێستاش میوانە بە ڕێزەکان بەشداربووانی زۆر بەڕێز دێنە لای ئێوە بۆ پرسیارکردن. هەندێک پرانسیپەیە پێشوەختە بە ڕوونی کەینەوە. تەنها یەک خولەک یان بۆ خولەک و نیوێک کات دەدەین بە هەر بەشداربوویەکی بەڕێز بۆی پرسیار بکە. هەروەها تکایە با پرسیار بێت نەوەکو ڕوونکردنەوە بۆی بتوانین ئاراستی مامۆستا بکەین و مامۆستاژ وەڵاممانداتەوە. هەتا بشکرێ پرسیارەکە پەیوەندی بە بابەتی باسکراو هەبێ زۆر گرنگە و وەها بێ باشترە. سەرەتا مامۆستا فاق ئێمە سێ پرسیار وەردەگرین، دوای ئەوە تۆ دەتوانی وەڵامیان بدەیەوە، دوای تر دواترسی دیکە وەردەگرین و وەڵامیان بدەیەوە، دوای ئەوە دەچینە سەر ئەو پرسیارانەی کە بە چات یان بە کۆمنت بۆ فەیسبوک هاتوون و ئێوە دەتوان وەڵام بدەنەوە. ئێستا بە لە زۆر بەڕێز مامۆستا فەرهاد دەست پێ بکەین. مامۆستا فەرهاد بفەرموو دەقەیەکت هەیە بۆ ئەی پرسیار بکەین. مامۆستا فەرهاد ئەحمەد. سڵاتان لێبێ هاوڕێیان، زۆر سپاس بۆ مامۆستای بەڕێز کە ئەو بابەتە بە پێزەی پێشکەش کرد. بە کورتی یەک پرسیارم هەیە، ئایا ستیدن سنتەر لە کوردستانە نابێتە هۆی شاردنەوەی هەندێک مامۆستا بۆی کە ئاستی زانیاری باش نەبێت وا بکە کە خوێندکارەکە بکا بە سنتەر لە هەمان کاتا خۆی تەناوکو چاودێرێک و کۆی کە کەسێکی ئاسایی بێت چاودێری وەزعەکە کات و لێرە ئەم هەلە بۆ خۆی بخۆزێتەوە. ئەمەوەکو پرسیارێکە بۆ گشتی بێ لەوانەیە ئێستا بۆ مامۆستایەکە ڤیددیوەکە خاتە سەر هەرچەند ئەمە نابێتە بواری ستیدن سنتەرەکە، بەڵام تەنهاوکو ڕێکردنی کاتەکە ئەمە پێشکەشەکات. بەڵام هەست ناکەی وکو لایەنی مامۆستا ئەمە گرفتمە کە ئەرکەکە بێن بە سەر خوێندکارەکانەوە ئەرکەکانی خۆیان پژوێ بخۆن لەسەر شانیانە بەبی جێبەجێ نەکەن. دەست خۆش مامۆستا فەرهاد، زۆر سوپاس. گڵیە خالید بفەرمون. فەرموو خاتون. دەستەکان خۆش بێتن. سڵاتان لەبێ مامۆستایانی بەڕێز. من دڵپە خالیدم، مامۆستام لە قۆناغی ئامادەیی. مامۆستا فاق دەستەکان خۆشبی سوپاس بۆ زانیاریانەی کە پێت بەخشین. لە ڕاستیدا من وەکو مامۆستایەکی هیچ ساڵێک منهەجم تاو نەکردیانی کاتێک کە داوام دەستی پێکردیە بیرم لەوە نەکردیتەوە کە دەبی منهەجەکە تاوکەم جگە لە قۆناغی وزاری کە دەرسم تێدا گۆدبیتەوە پۆلی 12 لە بۆ نمونە گەرنا قۆناغەکانی تکە بیرم لەوە نەکردیتەوە کە منهەجەکە تاوکەم وەکو مامۆستایەکی بابەتی فیزیە. زۆر جار هەبووە مامۆستا گفتوگۆم لە گەریان کردیا، ینی ئەو هەندێک لەو خاڵانەی کە ئاماژەت پێکرد کە قوتابی دەبێت سنتەر بێ بەو شوازە مامەڵم لەگە کردینە، بەڵام دواتر کە تاقیکردنەوەم پێکردنی هەڵسەنگاندن دیتیتم ئەنجامەکە وەکو پێویست نەبووە. یانی هەستم بۆ کردی کە قوتابی هەیە زۆر باش لە بابەتەکە تێگەیشتیانی فکری پرسیارەکەم لێگۆڕیە، نەسی ئەوەی کە لە ناو کتێبەکە هەیە یان ژمارەم گۆڕیبی نەخێر فکرەکەم لێ گۆڕیە. هەستم بۆ کردێک هەندە قوتابی سوودیانێ دیتیە، بەڵام بەشێکی زۆری سوودی لێ نەدیتیە. یەکێک لە ئەم وەکو خۆم یەک لە هۆکارە هەرە سەرچەکان ئەوەیە کە من تێبینیم کردووی کە قوتابی خۆی بە دوو داناتی، یعنی وەکو مامۆستاش ئاماژەی پێکرد باشترین مامۆستا لێرە ئەوەیە کە ئەو هێلکەی کە بە تەواتی سپی بکات و بیداتە قوتابی، ئەوە لای قوتابی ئەو باشترین مامۆستایە. جامە بەستم لێرکانە ئەوەیە مامۆستا فائق لە پرسیارەکەی من لێرە لە مامۆستا فائق ئەوەیە چ بکەین لەو حاڵەتە، یعنی جاری وا هەیە و ڕێگایانش دەگرینە بەر، بەڵام دەبینین قوتابی ئەنجامەکەی وەکو پێویست نییە. دەستان خۆش بێ. دەستی تۆ خۆش، زۆر سوپاس مامۆستا، دەستەکانت خۆش. مامۆستا شکار ئیبراهیم بفەرمون. مامۆستا شکار. هەلو، شەوتان شاد.
شەوشاد باش مۆساجان شەوی ئێوە شاد فەرموو مامۆستا شاکار. وڵی ئێستازگیان لەگەر بکرێ من تۆزێک ڕوونکردنەوەمێ لەگەر ئەو بابەتی کاک دکتۆر باسی کرد دواتر پرسیارێکم بێ هەتا کوور بێ بەسەر هەردوو چاوم نانە هەوڵ دەدەم زۆر بە کورتی ئینشاڵڵا. باش فەرموو. وڵی کاک مامۆستاگیان کاک دکتۆر هێندێک خاڵی گرنگی باس کرد بەڵام ئێمە لەو بابەتەکە بمانێ قوتابی بکەینە سنتەر پێویستە سەرەتا لە کوی پرۆسی پەروەردە و پێکردندا لە هەرێمی کوردستان گۆڕانکاری بکەین. ئێمە هەر لە قۆناغی باقسی ساوایانەوە کە جیهانێکی نوێ بۆ منداڵ کە لە دوای ئەوەی کە کەسوکاری بەجێ دێڵە بوو یەکەم جارە دێتە جیهانێکی نوێەوە لەوێەوە هەوڵ دەین قوتابێک بکەینە سنتەر هەر لە بەخسەی ساوایانەوە. ئەویش بەچی دەکرێت بەوەی کە ئێمە سیستمێکی تۆکمەدا ڕێژین کە لەوێەوە ڕۆڵێک بۆ قوتابی دروستکەین. وەکو کاک دکتۆر باسی کرد تەنها ئیشی ئەوە نەبێت کە بیر بکاتەوە بەڵکو فێری داهێنانی بکەین لە بیرکردنەوەدا. مەسەلەن کۆمەڵێک ڕێگەی شێوازی باشمانەیە کە بەداخەوە تا ئێستا مامۆستایان بەکاری نانن. ئێمە شێوازی سوکراتیمان هەیە، شێوازی عاسفی زوونیمان هەیە، ڕێژنەی بارانمان هەیە، ڕێگەی پرۆژەمان هەیە، ڕێگەی تەکنەلۆژیای زانیاریمان هەیە کە ئەوانە هەموو ڕۆڵی قوتابی تێدا زیاتر دەور دەبینێ وەکو لە مامۆستا. هەرچەندە ئێمە ناکە دەڵێن قوتابی سنتەرە کۆمەڵێک بەڕێز وا تێگەیشتون کە مامۆستا ڕۆڵی نییە. نە ئێمە دەمانهەوێ هاوشانی مامۆستا هاوشانی مامۆستا قوتابی ڕۆڵی پێ بدەین. تەنها مامۆستا محور نەبێت لە پۆلەکەدا. بەداخەوە کۆمەڵێک کەس کە دەڵێن با قوتابی بکەینە سنتەر وا هەزەکە دەڵێن کاکە بە مامۆستا نێرینە ماڵەوە قوتابی بۆ خۆی هەوڵدا. لێرەدا بەڕای من لەکە قوتابی دەکرێتە سنتەر ئەرکی مامۆستا گرانترە چونکە دەبێت بە دوای ڕێگا و شێوازی جیاواز بگەڕێت بەوەی کە چۆن هانی قوتابی بدات کە خۆی بیر بکاتەوە کە خۆی کارەکانی ئەنجامدا کە خۆی پرۆژە بنیاتنیە کە خۆی خەیاڵاتی خۆی بەرەو دنیایەکی تر بەرێ بتوانێت لەو سنوورێک کە بۆی دانراوە دەرچێلی. بۆیە دەستخۆشتان لە دەکەم وە پرسیارێکم هەیە لە کاک دکتۆر هەرچەندە پەیوەندی بە بابەتەکەوانی ئەگەر دوایی لە ڕێگەی تایبەت شێجواب بداتەوە ئیمێڵەکە بە دەنێرم سپاسی دەکەم. لە شوێنێک بابەتێکم خوێندەوەی بەڕێزیان باسی ئەوە دەکات کە باوەڕی بە پاداشت و سزانیە. من بۆ خۆم ئەوە تقریبا 19 ساڵە مامۆستام هەموو ڕێگا و شێوازێکمان بەکارهێناوە بەڵام نازانم ئەو بۆ ئەو قەناعەتی بۆ دروست بوو کە باوەڕی بە پاداشکردنیە لە پرۆسەی فێربوون و فێرکردندا کە بەڕای من سوودێکی زۆر زۆریشی هەیە. ئەمن بۆ خۆم هەر ساڵی جامیعی یەکەمی هەرێم بووم باوەڕ کە گەورەترین خەم و خەفەتی منەوە بوو کە لە کۆتا ساڵدا هیچ دەستخۆشیەکم لێ نەکرا هەرچەندە من لە تەمەنێکی کامڵەوە تەواوم کردووە. بۆیە ئێستاش تا ئێستا 19 ساڵە مامۆستام خەفەت لەوە دەخۆم بۆ کەس دەستخۆشیێکی لێ نەکردم بۆ کەسێک لە ڕۆژێک لە ڕۆژان هانی نەدام. بۆیە دەستخۆشی لێ دەکەم دوای ڕوونکردنەوەکم داتێ سوپاسی دەکەم. دەستخۆش مامۆستا شاکار زۆر سپاس. سەرمانەیە دەتوانی وەڵامیان دێوە باش. مامۆستا فەرهاد ئەحمەد، مامۆستا گڵپە، مامۆستا شاکار باش. مامۆستا فەرهاد دەڵێ من نابێتەوەی مامۆستا مەسەر خۆی بشارێتەوە چۆن لەوانەشە یعنی هەندێک مامۆستا هەبێت فیلمێ دانات و وەقتی بەسەرەوە نەبدایە ئەمە باسی ئەوانە ناکەین یعنی لەوانەیە ئەمانەشی تێکەوێت یعنی خۆ هەمومان هەر دڵسۆزی بۆ مزگەوتی ناکەین وانە بەڵام تۆ کە سیستمێکتە بوو یا بە شێوازێک ئیشت کرد هەموو مامۆستاکان ئەوهانین و شێوازی ئیشکردن کە خوێندکارەکەیتە سەرکار بەڕاستی خۆشە یعنی ئەوە نییە شتێکی ناخۆش بێتوانە بەڵام ئەوانەشی تێکەوێ بەڵام بە شێوە گشتێکی بڵێ ئاوای لێ دێتەوە بڕوا ناکەم ینی وا بێت بەڵام هەموو شتێکی تازەش بکەی عادەتەن بۆ شێوەیە بڕێوە ناچێت خۆت من تاقیکردنەوەی تایبەتی خۆم هەیە من لە هەرێمی کوردستان یعنی لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا ئەو هەیە کە شتێک دەکەی کاتی یەکجار زۆری پێدەچێت تا و کاتە تا شتەکەت دەچەسپێ ئەو بابەتانشی تێدەکەوێت کە جەنابیشی دەڵێ پێپەکان دەڵێ با بڵێن ئەو ئەنجامەی بەدەستەوە نەداوە کە من دەکەم ئەزانی چۆنە بۆ ڕاستەکەی یعنی من بڕات پێ یەکەم بۆ لەبەرەوە ئێمە دووشتی هاودژەکەی من زۆر جار لە نووسینەکانمە داوای شتی هاوچەرخەکەم ناتوان داوشتی کۆنکەم شتی هاوچەرخ خەزانم حەزەکەم شتی هاوچەرخە بێتوانە سیستمێکە پاڵپشتی لە تۆ ناکات با بڵێن کە ئەو شتە بکەیتوانە لەبەرەوە سەیرەکەی زۆر جار هینگێتەوە با بڵێن ئەوە ئەنجامە نایەتە دەستەوە کە بەدەستی تۆ دێت بەڵام لەلایەکی کەشەوە من خوێندکارەکانی تۆ کە مەسەڵەن شتانیان فێرەکەیت و ئاستیان بەرزەبێتەوە بۆ من گرنگترە وەک لەوەی کە تاقیکردنەوەیان بۆ ئەوکەی ئەنجامی تاقیکردنەوەکانمان سیستمەکەی تۆ شەیەکەی کۆمەڵێک تواناکاری و کارامەیی زۆر باشی تا دروستەکەی
بۆ لەبەرەوەی تەرکیزت لەسەر پرۆسەی فێربوونە و ئەمەش بۆ بەرزکردنەوەی کارایی خوێندگار گرنگە بەڵام کاتێ دەی تاقیکردنەوەیشی تا دەکەی ئەم چەند لاپەڕێ بخوێن و تام دەر وەکو خۆی نایەتەوە ئەوەشی تیا بێ بەڵام ئەوە بۆ من گرنگ نییە بەس بۆ تۆ گرنگە لەبەرەوەی مامۆستای لەبەرەوەی نمرێت لەبەرەوە تاقیکردنەوەکان بەو شێوە کلاسیکی ئەەکەین کە وەزارەتی پەروەردە ئێوێ لەبەرەوە سەی دەکەی تووشی دووهینێک هاودژیەک دێن لە مەسەلەکە بەڵام منیش شکم نییە لەوەی ئەو شێوەیە کەڵیت شتێکی زۆر باشە بۆ خوێندکارەکان زۆر باشە و تۆ تەوێت ئەنجامەکەشی لە تاقیکردنەوەکە بەرز بێت وای ئەمانە تۆزێ کاتیشی ئەوێت یعنی تۆزێ ینی ئاسان نیەوە زوو جێبەجێکی مامۆستا شکار من لەگەڵتان یعنی ئەم شتانەی کە من باسم کرد من پێدەڵم من شتێکم بەشێکی زۆری هیچ توێنی مەحیفیە کە دنیایان شڵژانەوە بە خۆیانەوە تێگەیشتی بەڵام ئەزانی چی کاریان تیا کردو تۆ بێ سیستمەکە بگۆڕیت یعنی من بەشێ لەم شتانەی ئەوەیە کە لەگەڵ وەزارەتی پەروەردە چەندی جار هەوڵم داوە بۆ ئەوەی تۆزێ بگۆڕین تاقیکردنەوەی بە کلۆری بگۆڕین ئەوانە نایەنە سەر خەت یعنی زین چۆنە لەبەرەوەی تەسەووریشیان نییە بۆ ئەم شتە تازانەی کە من باسی ئەەکەم کارەوە هابێ لەبەرەوە ئەستەن لەگەڵت نین بۆ شتانە یعنی ڕاستەکەی سیستمەکە بگۆڕێت لە باخچەکانەوە ڕاستەکەی تۆ مناڵ منداڵ بکەیتە سنتەر یعنی من شتم لە باخچەی منداڵان و لە تەنانەت دایەنگەکان شتیوان بینیوە خوێندکار نەکنابێتە سنتەر ئەبێ بە دیکتاتۆر یعنی لێمە خراپتری لێ دەرچێت یعنی بەو شێوەیە مامەڵا لەگەڵ تۆ سیستمەکە دەبێ بگۆڕی دەبێ مامۆستا پێ بگەین تا ئێستا قەناعەتم وایە کە مامۆستا پێ ناگەێنرێت بەو شتانەی کە پێویستە پێ بکەین پرسیارە تایبەتەکەت زۆر بە کورتی وەڵام دەدەمەوە نازانم مامۆستا فائق بووم بوورە دەربارەی پاداش و سزا هەر لە فەیسبوک مامۆستا بابەکر حەسەنیش پرسیارێکی لە تۆ کردووە ئایا کە تۆ باوەڕت بە پاداش و سزانیە ئەدی بەدیلی پاداش و سزا چیە هەواتە هەم مامۆستا شکار هەم مامۆستا بابەکر لەسەر پاداش و سزا قسان هەیە بەدیلی چی ئەگەر ڕەتی دەکەیەوە باشە بۆ کەسانەی کە کتێبی فیدباکیان نەخوێنێتەوە لێ بیخوێنەوە مەسەن هینم خصوصا ئەوەی کە من خصومەتە سەر چییە یعنی باسی دەرەنجامی 600,000 توێژینەوەی زانستی یەکەم لەسەر ئاستی وڵاتی جیاوازە بە تاقیکردنەوەی خۆم باس ناکەم یعنی باسی ئەوانە دەکەم دەرەنجامەکەی ئەوها هاتۆتەوە یعنی مامۆستا شکار ئەڵێ من حەزمە کرد دەستخۆشیم لێ من نەموتۆ دەستخۆشی لێ کاکە بەس من بەدیلی چییە بەدیلی ئەوەیە تۆ کە دەستخۆشی لە خوێندکارەکە مەڵێ دەست خۆش بێ ئافەری موان نا ئەو بۆ تۆ گرنگ نییە دڵت پێ خۆشە بێ بەڵام باشە ئێستا من تایوارە بەتوانم دەست خۆش بێ مامۆستا تۆ زیرەکی من چیم بۆ تۆ کرد باسی پرۆسەی فێربوونە فێری هیچە بی لە منەوە فێر نابی بەدیلەکەی ئەوەیە کاتێک کە بەیەکی کەڵی دەستخۆش بڵێ دەست خۆش بێ کاریش تاکە لەبەر ئەوەی بەدیلەکەی ئەوەیە تۆ لەبەر ئەوە تۆ بۆ ڕوون کەرەوە ئەم کەسە بۆ ئەم پرسیارانەی وا کردووە لەبەرەوەی ئەمەی وانووسیوە ئەوەی وانووسیوە کارێکی باشی کردووانە بەدیلەکەی فیدباکە بەدیلی فیدباک و خەڵات فیدباک یعنی ئەو توێژینەوانەی کە کراون کە خەڵات کراون کە پاداش کراون هەر هەمویان بە ناقص دەرچوون نەک زائد 0 ناقص 0 دەرچوون یعنی ئەمە من لە کتێبی فیدباکە بە دووردرێژی باسم کردو زیانەکانی چییە خوێندکار چی لێ دەکات کاتەوەی لێ دەکەیت توانە بەڵام بەدیلەکەی فیدباکە ئەگە بەوردی فیدباکی بدەیتێ دەستخۆشی بکە من ناڵم دەستخۆشی دەمەکە کاریی کردووە باشەوە نیە دەستخۆشی بکە بڵێ لەبەرەوەی تۆ ئەمە بەڵام ئەگەرەمی وە ئاوها بێ باشتر بێ ئەمەیان زۆر چاکترە بێهینە بێت تۆ لەم حاڵەتە چیەکەی هەم خوێندکارەکە دەستخۆشی لێ کردووە بەس بۆشت ڕوون کردۆ تۆ بۆ دەستخۆشی لەکەی بۆشت ڕوون کردۆ تۆ فیدباکت داوەتێ کە چی بکە بۆ جاری داهاتوو باشتر ئەبێتەمان حەزەکەم ئەو دەکاریەکانە بچنەوە لە کتێبی فیدباکە کە زۆر دەکاریم باس کردووە بەڵام بە کورتی لە سەرەوە بەدیلی ئەوە فیدباکە بەدیلی ساشا چکە زیانی هەیە و خودی خوێندکارەکانیش من لە بەر ڕۆشنایی تاقیکردنەوەی خۆم خودی خوێندکارەکانی خۆم ستایشیان پێ خۆش نییە توێژینەوەشم خستۆتە ڕوو لەسەر ئەو بابەتە پێیان خۆش نییە عنی ستایش بەو شێوەیە بەڵام فیدباک خوێندکار ئاستی یەکجار بەرزەکاتەوە وەکارایی خوێندکار 0.72 بەڵام ئەمی تر ناقص چلە پاداش و سزا تاقیکردنەوە کراوە طبعاً دەرەنجامەکەی ئاوا دەرچووە بەو تاقیکردنەوە حەزەکەم پێت بڵێم 8 ملیۆن و نیو خوێندکار بەشداری تێدا کردووە یعنی قسە نییە کە پێت بڵێم زیانی هەیە بۆسپاس دەست خۆش مامۆستا خاڵێکی ترش هاوکاژیان تخوا ببینن دەچێت من دکتۆر نیم لەبەرەوە زۆر سپاستان دەکەم ئەگەر دکتۆرەکەی لێ بکەن دەست خۆش مامۆستا زۆر بەڕێز مامۆستا بورهان لە وەزارەتی پەروەردە ڕاوێژکاری وەزارەتی پەروەردە لەگەڵمانە لەم دیدارەی ئەم شۆمان خۆشحاڵ دەبین ئەگەر پرسیارێک بە کۆمنتێک یان سەرنجێک هەبێ
بیوێ بەشدار بێ لە خزمەتدا دەبین فەرموو مامۆستا بورهان دەتانەوێت بەشداری بکەن. مامۆستا بورهان پێما مامۆستا بورهان جەنابتان دەتانەوێت بەشداری بکەن سەرنجێک کۆمنتێک پێشنیازێک. باش مامۆستا میدیا بفەرمونون ئەگەر پرسیارەکەتان بکەم فەرمون. میدیا ئەحمەد. میدیا ئەحمەد مامۆستا میدیا. الو بەڵێ فەرمونون مامۆستا. بەڵێ دەنگت باشە فەرموون. سپاسانەکەم زۆر سپاس لە ئەو بابەتە بە سوودە بەڕاستە زۆر بەپەرۆژی داوە بینارەکە دەست پێکات چونکە ئەو بابەتەم زۆر بەلاوە گرنگە. من سەرپەرشتیارم لە وەزارەت پەروەردە لە ساڵانی پێشووتر سەردانی زۆر مامۆستام کردووە لە ناو شاری هەولێر و ئۆبزێرڤم کردووە لە ناو کلاسەکانیان. اینجا مەسەلەی ستودنت سنتەر چەمکە کە لە وەزارەتی پەروەردە زۆر بەکاردێت، یعنی هیچ مامۆستایەک نییە ئەو وشەیە گوێ لێ نەبوویت ئەو چەمکە. حەزەکەمەوە بزانین کە هەمویان گوێیان لێ بووە، هەمویان ئەزانن شتێک هەیە بە ناوی قوتابی سنتەر، ئەوەی ئینگلیزیشە اختصاصی دەزانی ستودنت سنتەر، بەڵام بەکارهێنانی یان پراکتیزەکردنی لە ناو کلاس دەتوانم بڵێم 180 ئەگەر نەڵێم 90 بەسەرەوەش مامۆستا نازانی ناوەڕۆکی ئەو چەمکە چییە، بەبەست چییە لەو شتە. تەنها یەک شت هەیە ئەڵێن هەموو شتێک دەبی لە بەرژەوەندی قوتابی بوو. ئۆکەی ئەو هەموو شتە چییە؟ کەس بڕوان پێ بکە ئەگەر بچی استفتایەک بکە بپرسی وردەکاری ئەو شتانی کە ئێستا مامۆستا فایق باسی کرد نایزانن بەو شێوەیە کە دەڵێن قوتابی سنتەر بی. اینجا ئەوە پەرۆشەکەی من لە یەک شتە چۆن مامۆستا وا لێ بکەین تێبگات لە مەفهومی ستودنت سنتەر یان قوتابی سنتەر بێت بە کوردەکەی. ئەو پرسیاری منە، یان ئەو مەفهومە چۆن بگات، چۆن مامۆستا وا ڕابهێنین لە چەمکی ئەو چەمکە گرنگە کە جیلی داهێنەرت لۆ دروست دەکات. چونکە ئێستا هەر قوتابیەک قوتابی پۆلی 12 دەرەچی یان 11 هەر مەرحەلەیەک وەرگێ بڵێ وەرە دوو ڕستەم لۆ بڵێ لەسەر شتێک ناتوانی ڕای خۆت دەرببڕە ناتوانانی. تۆ گەل تەلەڤیزیۆن مقابلەی هەندێک منداڵ و شتیوە ئەکردن یعنی ڕادەربڕینی هەستی پێ ئەکەی کە ناتوانن ڕای خۆیان بەجوانی دەرببڕن، کە پرسیاریان لێ ئەەکەی ناتوانن بە شێوازێک ینی بڵێ کە تێر و تەسەل وەڵام بدەنەوە. پەروەردەنی منداڵەکانمان جیلی زۆر ناداهێنەر کریتیڤ نین، یعنی حتا دەربڕینی هەستەکانی خۆشیان بەتەواوەتی نییە. اینجا ئەوە بەلایەن مامۆستا پرسیار خەمەکەی من لێرەیە چۆن چ هەنگاوە، چونکە ئەمە خۆم بە خەمخۆری ئەو وەزعەدا ئەنێم خۆم وا دەئەنێم بیرەکەمەوە چ شتێک بکرێت لە ئەوەی ئەو چەمکە وەک خۆی بگات. اینجا بینە لای قوتابی، چونکە قوتابیش مەفهومەک لە مێشتی هەیە کە مەزدەڕی هەموو زانیاریەک و فێر بکرێن و پەروەردە بکرێن و هەموو شتم مامۆستایە. و دوو ئەگەر مامۆستا ئەوم پێنەڵێ وەکو ئەو مامۆستای بەڕێزە گوتی فعلەن چاوەڕێی هەلکەی سپیکراوە. ئەو چاوەڕوانیی قوتابی زۆر مشکلەیە، ئەوە کوتێک بشکێنرێت ئەو شتە کوچەت حتا دای بابیش، یعنی ئەمە ڕۆژانە گوێن لێ بێتن پۆ لە گۆڕن مامۆستایان لۆ بگۆڕن ئەوە باش نییە، کە ئەپرسی لۆ باش نییە لەبەر ئەوەی هێلکەی سپیکراو نادا قوتابیەکە. بڕوا کە زۆربەی یعنی شتەکان هەروایە کەواتە چاوەڕوانی قوتابیش وەکو بڵێ نەریتێکە، وەکو مەفهومێکە زۆر بە زەحمەت ئەبۆندرێت. یعنی ئەو کەواتە هەم مامۆستا نازانی چەمکەکە چییە، مع العلم هەیە و بەکاری دێنی، هەم لەولایە قوتابیش مەفهومێکی زۆر نابجێ لە ناو مێشکی هەیە کە دێتە مەکتەب تەواو دەبێت مامۆستا هەموو شتی فێر بکات، هەموو سوبحانی مامۆستایە. اینجا ئەو دوو شتە چۆن بگۆڕدرێت؟ دەست خۆش مامۆستا میدیا، زۆر سوپاس، دەستەکانت خۆش بێت، سوپاس بۆ بەشداریت. مامۆستا بورهان
ئێوە بفەرمون. زۆر سپاس. من داوا لێبوردن دەکەم ئەو وەختەی داوات کرد قسە بکەم وابزان مایکم نەکراوە لای ئێوە. دووبارە وێ ڕێ دەستخۆشیم بۆ مێگامایند و هەموو بە ڕێزانەی لە پشتڕێ خستنی ئەمە بینارانن بەڕاستی شتێکی باشە و من لای خۆمەوە هانی مامۆستا و سەرپەرشتیاران و تەنانەت ئەوانەی لە ئەنجومەنی وەزارەتیشن هانیان دەدەم کە لەمە و دوا بەشدار بن. هەر ورژاندنێکی هەر پرسێکی پەروەردەیی بێگومان کاریگەریەکی ئەرەنی دەبێت لەسەر پێشکەشکردنی ئەو خزمەتە پەروەردەیەی کە وەزارەتی پەروەردە پێشکەشی دەکات. مامۆستا فایق سەعیدیش پەروەردەکارێکی ناسراوە و شەرەفی ئەوەشمان هەبووە بۆ چەند ماوەیەک پێکەوە ئیشمان کردووە و ڕاهێنانی بە مامۆستا و خەڵکی پەروەردەیی کردووە لای ئێمە. بابەتەکەی زۆر بابەتێکی بەپێز و سوودمان بوو، بەڵام ئەوەی لە هەمووی زیاتر سەرنجی ڕاکێشان بەڕاستی ئەوە بوو ئەوەی کە باسی کرد ئەو شێوازەی تاقیکردنەوەکان کە وەبیناری پێشتریش لەسەر ئەو شێوازە بوو ئەوەی هەڵبژاردن وتی وەزارەت ناوەندە. یعنی من ئەم دەستەواژەیە زۆرم پێ لاسەیر بوو چونکە زۆر جار من لە ئەنجومەنی وەزارەت و لە کۆڕۆکۆبوونەوەکان ئەم بابەتەم وروژاندووە بەڵام ئەم دەستەواژەیە جوانم بۆ نەهاتووە. جا بۆیە بە ئەمانەتەوە نەقلی دەکەم لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتیش بە ئەمانەتەوە بە ڕوونکردنەوە دەیگەین. کێشەی سەرەکی کە قوتابی ناوەند بێ زۆر جار ئێمە لە ئەدەبیاتی خۆماندا تەنانەت لە ڕاشنووسی وەزارەت لە سیستەم لە کۆڕکۆبوونەوەکان باز دەکەین، بەڵام ئەگەر ڕاشکاو بین تاکو ئێستا زۆر نەچوینەتە پێش لە جێبەجێکردنی ئەو چەمکە و بە پراکتیزەکردنی. گرفتی سەرەکیش بەڕاستی هەتا ئێستا تێگەیشتنێکی ڕاست و دروست لە زۆر لەوانەی کە بڕیار بەدەستن لە وەزارەتی پەروەردە بۆ ئەمە نییە. یعنی من لێرەوە دیسان تەکید دەکەمەوە وەکو بیناری پێشتر من وەکو مامۆستا بورهان بەشدارم نەک وەکو سیفەتی ڕاوێژکار چونکە ڕەنگە ئەو ئازادیم کەمتر بێ ئەوەی کە وەکو مامۆستا بەشدار دەبم. اینجا لەوە ئەگە زیاتر بچینە خواردتر کێشەی پەروەردەی لە هەرێمی کوردستاندا یەکجار زۆر، بەڵام ئەگەر پێم بڵێیت گرفتی هەرە گەورە چییە زۆر بە ڕاشکاوی دەڵێم مامۆستا. ئەگەر مامۆستا تێگەیشتنی نەبێ بۆ ئەم چەمکە یاخود بۆ ئەو شێوازە نوێیانەی کە پۆلی پێبڕێوە دەبات و هیوانەوتنەوە یعنی موفق نابین لە گەیاندنیان. بۆیە ڕاهێنانی مامۆستایان لەسەر ئەمانە بەس لە ئاستێکی بەرزدا نەک ئەو شێوازە ڕاهێنانانەی کە ئێستا دەیکەین زۆر جار بە چەند سەعاتێک و بە دەردی عەرەب دەڵێ مرور الکیرام تێدەپەڕن. ئێمە ناتوانین ئەم چەمکانە لە مەیدانی واقع و لە ناو پۆلدا و لە ناو قوتابخانەکاندا پراکتیزەیان بکەین. بۆیە وێڕایشی کردنەوەی ئەم چەمکە پێویستە ڕێگە چارەی گونجاویش بدۆزینەوە بۆ ئەوەی بتوانین بیگەین. یعنی بەڕاستی نەوعێک لە بێدەسەڵاتی دەبینم زۆر جار لە موسساتی تەربەوی لای خۆمان کە ئەمانە چۆن بکەین بە کردار. ئیتر مامۆستا فایق هەموو جار هاوکارێکی باش بووە لەم بوارە و هەموو جا خۆی دەست پێشخەری کردووە و خۆی پەیوەندی کردووە لەمەشدا دەتوانێت جارێکی دیکە هاوکار بێ و ئێمەش هەموو هەوڵەکانمان دەخەینە گەر بۆ ئەوەی بتوانین ئەم چەمکانە بە واتای معنی وشە بتوانین تەطبیقیان بکەین لە ناوەندەکانی خوێندندا. دووبارە دەستخۆش و ئەگەر مامۆستا کۆمنتێکیشی هەبێ لەسەر ئەوەی کە وەزارەت ناوەندە تۆزێکی تر قسەی لەسەر بکە پێخۆشحاڵ دەبم. زۆر سپاس بۆ هەموو لایەک. مامۆستا بورهان سپاس بۆ بەشداریت. مامۆستا شەو بۆ ئێوە بفەرمون. مامۆستا شەو بۆ جەبار. شەوتان باش مامۆستایان زۆر خۆشحاڵ بووم بۆ جاری دووەم لەگەڵتان ئامادە بووم. زۆربەی شتەکان کە ویستم بڵێم وترا پێویست ناکات دووباری بکەینەوە، بەڵام مامۆستا فایق زۆر شتی باش زۆر شتی چاکی وروژان ئەوەی کە گرنگە بەڕێزیشان لە بواری پەروەردە زۆر باش کاریان کردووە. نازانم ئەوی ژۆک و مامۆستای گۆک و من گلەیی هەیە، ئێمە کێشەکەەوەی هەمومان شتە زانین، بەڵام هەیە بەپێی تەجروبەی بەپێی ساڵی خزمەتی بەپێی تەمەنی تەجروبەی زیا و کەم ئەکا
هەمومان گلەی ئەکەین بەڕای من ئێستا پێویستە ئیتر چ گروپێک بێ چ شتێک بێ گروپێکی فشار دروست بکرێن ئێستا بەڕێزیان باسی شتێکی زۆر جوانیان کرد خوێندکار هەیە من وەکو دەرسی کوردی وەکووانەکەی خۆم باسیەکەم لە کوردیا 95 بۆ ئەهێنێ نازانێت بنووسێ نازانێت بخوێنێتەوە نازانێت دوو پەندێ پێ بڵێ تەنانەت داڕشتن ناتوانێت 4 دێر داڕشتنێ بۆ بنووسێ باشە ئێمە کە مامۆستا لێرەیە هەموو شتێک بکات لێرەیە سێرەکە هەموو خەلەلەکە بچۆ بۆ مامۆستا مەرجنی هەموو کاتێک کە ئەڵین خوێندکار سنتەرە مامۆستا بێ ئیش بێ بەعکسەوە ئەبێ وەکو یەک بن بەڵام مامۆستا فایق پێویستە من وەکو پرسیار ناوەکو پێشنیازێک پێویستە ئیش لەسەر ئەوە بکرێ هەموو کاتێک خول بکرێتەوە بۆ پەروەردەکردنی مامۆستایە مامۆستا هەموو ساڵێک پێویستی بە خولی تازە هەیە ئێمە سیستمی پەروەردە کێشەکەی لەوەیە هەموو ساڵشتی تازە ئەهێنێ هەموو ساڵێ بەڵام دوو مشکلەی هەیە نە خولی تازە یعنی خولی هاوچەرخ نابینین دووش بە دوواداچوون نییە من هیوادارم مامۆستا فایق کە بتوانێت هاوکار بێت لە ڕێ هەر گروپێکەوە بێ هەر شتێکەوە بێ ئێمە هاوکاری ئەبین وکو مامۆستایان بتوانێت ئەمانە بمانوێت چارەسەری بکەین چونکە هەمووشی ڕێنمایی زۆر باش هەیە یاسای زۆر باش هەیە بەڵام جێبەجێکردن نییە دەستان خۆش بێ و زۆر سپاس دەستی تۆ خۆش مامۆستا شۆ بۆ زۆر سپاس مامۆستا فایق سێ پرسیارم وەرگرتوون ئەگەر بتوانی وەڵام بێەوە باشە مامۆستا میدیاوە دەست پێ دەکەین لا مامۆستا میدیاوە دەست پێ دەکەین مامۆستا باسیەوەی کرد کە مامۆستا با بڵێن ئاگداری ئەو باسوخواسەنی ڕاستەکە هۆکارەکانش ئەوەیە بەشێکەوەی مامۆستاکان کتێب ناکەنەوە یعنی بەپێی تیراژی کتێبەکان بێژەنە لە 100 مامۆستا دوای کتێبی باشمان لە بازار دوای خولی شیاندنی هاوچەرخشمان لێ با بڵێن ناڵێم خولی شیاندنیە بەڵام هاوچەرخنی ئەوەندەی من تەمەنەمووی نازانم بەڵام ئەوەندەی گوێم لێ بێ مامۆستاکان دەچنە خولەکان و بۆم باسەکەن و تابعی کاری وەزارەتەکەم کەم تا زۆر و ئەوانە ئەوەشە هەیە لە ئاوایە دوایی بابەتێکی باس کرد بابەتیش کێشە کە خوێندکار وازانێ مامۆستاکەی هەموو شتاگەر مامۆستاکەێنەوێ باسەکەی و بابەتێکە لە تیۆریەکانی ژان پیاژەیە هەیە باسی بەدگومانی مالیفیەکە یعنی منداڵ لە تەمەنێکایە لە تەمەنێکەدەوا دەزانێت باوکو و دایکی و مامۆستاکەی هەموو شتێکە زانن بەس ئەو هیچ نازانێت لەبەرەوە بەس چاوەڕێوێتی بەڵام ئەگاتە تەمەنێکی کەنیە بە دایک و باوکشیڵێ هیچ نازانی تۆ ئەوان هیچ نازان وا ئەزانێ خۆی هەموو شتێک ئەزانێت ئەمانە دوو بابەتی ئەزان بەدگومانی معریفی و خۆشباوەڕی معریفی کەڵن لە تیۆریەکەی با بڵین ژان پیاژەیە بەڵام ڕاستەکەی بەوە شتێک بگۆڕین یەکەمین شت من پێم وایە بە مامۆستا ئەگەر کارایی مامۆستامان بەرز نەکرێت هیچ شتێک پێ ناکرێت لە هەموو سیستمەکانە نەک لە سیستمی کاک بورهانی بەڕێز باسی زۆر شتی کردووەوانە ڕاستەکەی لە چوارچێوەی ئەمەی کە خوێندکار ناوەندە یعنی یا مامۆستا ناوەند یا پرۆگرام ناوەندەم سێ ڕەوتەمانە هەیە یعنی هەر پرۆسەیەک شتێک کە ناوەند لە بەرژەوەندی ئەو لایەنەیە بوو ئەوە دەبێتە ناوەند یعنی کە وەزارەت ناوەند بەبەستم وایە یعنی هەڵبژاردن زیاتر لە بەرژەوەندی وەزارەتی پەروەردەیە من بزانم یعنی ئاگام لێ یعنی چۆن داهات چۆن بۆ ئەوە هەڵبژێراوانە بەس بەڕاستی لە بەرژەوەندی وەزارەتی پەروەردەیە بەڵام بە زیانی خوێندکارەکەوێتەوە ڕەنگە ئێستا پێم بڵێ هەندێک شتێ خوێندکار تۆزێک ئاواهی نەکا بەڵام من باسی پرۆسەی فێربوون و باسی کارایی خوێندکارەکەم و کارایی خوێندکار بەپێی ئەو ئامارانەی کە لە لای منە لە وەزارەتەوە دەستی کەوتووە تا دێ کارایی خوێندکارشدا دەبەزێتە خوارەوە لەبەرەوە ئەم سیستمێکی زۆر خراپە با بڵێن تاقیکردنەوەی هەڵبژاردن لە یەک دۆخێکا لەوانەیە لەگەڵی بم ئەگەر سیستمی پەروەردەی هەرێمی کوردستان وەکو بۆ نمونە سیستمی ئەڵمانیا بەهێز بێت خوێندکار بگوشن لە سەرەتای ساڵەوە هەموو شتێ فێر بێ لە ئەخیرا بیشی کاتە تاقیکردنەوە مشکلە نییە دوای ئێمە جارانش هەڵبژاردنمان هەبوو یانە بەستی بۆ هەڵبژاردنەکە لەوانەیە پرسیارێ لە کۆی 5 پرسیار هەڵبژاردن بێتوان بەڵام هەمووی بکەیت هەڵبژاردن بە زیانی خوێندکارەکەوێت بابەتێکی کە ئەوەیە کە ئەگەر مامۆستا کارامە نەبێت ڕاستەکە گرفتی سەرەکی مامۆستا بورهان ئەوەیە کە مامۆستای ئێمە کارامە نیە باشە کارامەیەکەمە چۆن چارەسەریکەین طبعا کارامەیەکە وەزارەتی بەدەست وەزارەتی پەردەوەی ڕاستەکەی بەشە گەورەکەی و سیستمی پەروەردەی داڕێژە بەشە کەمەکەشی لەدەست بۆ مامۆستا خۆی گەڕێتەوە دەبێت خۆی پێ بگەینێتەوە لە کۆنگرەی 2015 4 پێشنیارم پێشکەشی کۆنگرەی پەروەردەی کرد یەکێکی ئەوە بوو کە دامەزراندنی سنتەرێکی دیداکتیکی دووبارە بەبەستەم ساڵی پار لەگەڵ وەزیری پەروەردە شادیسان باس کردەوە کە بەنووسراویش دامێ کە زۆر گرنگە سنتەرێکی ئەو سنتەر دیداکتیکیە
مامۆستاکان فێری شێوازەوە دەکەن بەلای منەوە گرنگ من خۆم دەڵێمەوە گرنگ نییە بەلامەوە ساڵی 80 کەس یا 200 کەس بینە گرنگە بەلامەوە مامۆستایە دەرچوێنم کە شارەزای زۆر باش بێت لەبەرەوە مامۆستا بورهان ئێستا ئەم ساڵ با بڵێن ئەم ساڵی 22 4 کتێب چاپەکەم لەسەر با بڵێن دیداکتیکۆوانە یعنی حەزمە کە سنتەرێکم هەبوایە لە هەولێر یعنی بڕاهێنانم بە هەموو مامۆستاکان بکردایانە لەسەر ئەو شێوازە تازانەی کاری بکەنەوە وەزارەتی پەروەردە بەڕاستی ئەتوانێت زۆر شت یعنی من احتیمالێکی زۆر ناخەمە سەر وەزیر کەسێکی ئیداریە کەسێکی پسپۆر نییە هەمومان نەزانین سە مامۆستا برهان سپۆرت لە وەزیری پەروەردە لەبەرەوەی وەزیر کەسێکی سیاسیە و کەسێکی ئیداریە بەڵام کەسی ئیداری ئەوەی لەسەرە کۆمەڵێک کەسی باش هەڵب شارەزا هەڵبژێرە بۆی ئیشەکەی بۆ بکەن لە هەموو دنیا وایە لێرەش وایە سەر لە سویدش وایە وەزیری پەروەردە شارەزاییەکی زۆر گەورەی نییە بەڵام ئەوانەی لەژێر دەستی ئیش دەکەن و بەڕێوەبەر شتێکانەوە ئەوانە کە شارەزای گەورەەوە ئەن من کۆمەڵێ شتی تریشم بە نووسراویشدا بە وەزیری پەروەردە باسی ئەم گرفتانە باسی گرفتی تاقیکردنەوەمان بەڕاستی مامۆستا بورهان چارەسەر هەیە بۆ گرفتی تاقیکردنەوە یعنی من لە کۆنگرەی 2015 زۆر هەوڵمدا یعنی نەگەشتم هیچ نەتیجەیەک لە تسلیمی وەزیریشم کرد یعنی 20 دقیقە 25 دقیقە سەمان کرد بەیەکەوە نەگەشتمە هیچ نەتیجە چارەسەر هەیە بۆ ئەوە بەڵام ئیشیەوێ من بۆیە تەقدیمیەکەم من لەبەرەوەی ئیشم پێ کردووە لەبەرەوەی لە داڕشتنی سیستمی پەروەردەیە مەسەن ئیشمان کردووە مەسەلەن بۆیە ئەیزانم دەور و پشتەکەی چۆنە چی بکەین چۆنەکەی سەختە سەختە بەڵام کاتی ئەوە هەیە کە ئیشی لەسەر ئەوە بکەین وەزارەتی پەروەردە دوو گروپێکیان هەیە ناتوانانی پشتیان پێ ببەستی بەڕاستی بەس گروپێکیان هەیە یەکەم یەکێ لەوانە مامۆستا بورهان من لەگەڵ مامۆستا بورهانە ئیشکەم من قسەمان زۆر بەیەکەوە کردم لەگەڵ ئیشکەمە زەین چیەکەم مامۆستا بورهان ئەتوانی هاوکاری بکەم ئەو شتەی کە لە بەردەسێتی ئیشی پێەکە ئەوە هەڵەگرم شتێکی دیکە دەخەمە بەردەسی و مەتودێکی لەوانەیە جیاوازش بخەمە بەردەسی بەم شێوەیە ئیشکەین دڵنیام ئیشی زۆر باشەکەین لەبەرەوەی کراوەیە مامۆستا بورهان پشتی کراوەیە لە ئیشەکانە ڕەنگە مشتەکانش بەردەسی ئەو نەبێت بەڵام گروپێکەیە ئاوهان لە وەزارەتی پەروەردە بابەتەکەی بەردەستیان بگۆڕی لەگەڵ کەسیکەیە ئیشکەن مەتودی تازە ئیشکەنەوانە شتی زۆر باشەکەن لەبەرەوە ڕێگر نین گروپەکەی تر ڕێگرن لە شتی تازەوەوانە هیوادارم ئەمە باش بێ ئەوانی کەش هەڵگرن کە گەڕام و مامۆستا بورهانم بینی قسەی لەسەرکردنەوە شەوبۆخان باسی ئەوەی کرد کە هەموو کەسێک گلەیی هەیە ئەوانە ڕاستەکەی ئەم بابەتە زۆر ناخۆشە من لە کۆڕەکانیشما دائیمە لە سیمینارەکانم لە کوردستان ئەڵێم کەیفی خۆتانە چیەکەن بەڵام بە قسەی من ئەکەن کەس گلەی لە وەزارەتی پەروەردە نەکات گلەی لە حکوومەت نەکات ئەم دقەیە کە من لێرم باسی گرفتەکانم بۆ بکەن بۆی هاوکاریتە بۆشەوە ئەڵێم یعنی ئەڵێم کەیفی خۆتانە لەبەرەوەی دوایی نەڵێم کەم تۆ بابڵێن پشتی دەسەڵاتە گریت و ئەم قسانە و نازانم چی بەڵام گلەی کردن ڕاستەکەی هەموو کەس گلەیەکە بەڵام بەڕاستی من قەت گلەی ناکەم هەموو کتێبەکانم و ئەم شەویشی پێوە بێ هەمووی چارەسەر خەمە بەردەست ئەمەیان چارەسەرەکانە ئەمە بابەتەکە بەڵام چۆنی بکەین ئەم بابەتە قورسە من لەگەڵتان شەو بۆخەم بەڵام من کەی خەمە بەردەست ئاها بە کورتی خەم بەڵام چۆن چارەسەرە بێ من دەزانم چۆن ئیشی پێکرد لەبەرەوەی ئیشم پێ کردووە لە پراکتیکا باڵێن ئیشم بۆ بابەتانە کردووە بەر لەوەی بیخەن یعنی دوایەوەی خوێندومەتەوە ئیشم پێ کردووە خول ئەو خولانەی کە لە 3 سنتەرمان هەیە هینەکاتەوە ڕاستەکەی لە 2007 من لەگەڵ وەزارەتی پەروەردە یعنی زۆر قسەم کرد کە سنتەرمان بۆ بکەنەوە بۆ هینیوانەوەتنەوە ئەو وەزارەتی پەروەردە یەکێ لەو شتانی کە کردی 3 سنتەری کردەوە بۆ بەسکردنەوەی ئاستی مامۆستایان و خولەکان کارێکی باش بوو بەڵام دوایەوە بۆم دەرکەوت ئەوانەی وانە دەڵێنەوە ڕاستی زانستەکانیان کۆنە زانست من ئاگام لە هەمووی نییە بەس ئاگام لە بەشێکی هەیە زانستەکانیان کۆنە جا پێویستمان بە سنتەرێکە مامۆستا بورهان ئەو سنتەرانە شەو بۆ خانتۆش وەڵامە بۆ تۆ ئەو سنتەرانەمان پێویستە کەسێکی تیا بێ شارەزا بێ گرنگ نییە ساڵ 12 مانگیشکە با ساڵی 3 مانگیشکە با 200 مامۆستا وانە بڵێتەوە بەپێی توانە بەڵام شتی تازە بێ وە لە عەمەلیە من کاتێم شتانە باسەکە من قورسە شەو بۆخان ڕاستەکەی بەڵام چۆن ئیسپاتی کەم فێربوون و فێرکردن لێ جاکەمەوە من دەبێ خول بکەمەوە دوای دەبێ بچمە ناو قوتابخانەکان لەگەڵیان نابم ئیشکەم ئەوان مشکلەکانی خۆیان بۆ باسکەن بۆی وەڵامیان دەبوو وەڵامەکەی تۆ بۆ کۆتایی پێێنم من لەگەڵتان خولەکان هاوچەرخ نییە ئەوە لەگەڵتان لە هەولێر بووم ساڵی 2006 بۆ کاتەمە سعد العەزیز بوو وەزیر بوو باسی مەسلەی هەراسانکردنم کرد هەفتەیەک لە هەولێر ئیشم کرد باسی ئەوم کرد و مامۆستاکان قەنەعەتیان پێ نەبوو لەگەڵ وەزیرە ڕێکەوتم
وتی ئەدنێ وتم چون بۆ خوێندنگەکان ئەمێ ببینم ئەم مەسەلەی هەراسان کردنیە ئیتر وتی ئەدنێرم بۆ مەکتەبی فڵان ئاها باشەتم ناکاگەم زەزین چۆن بمێرە بۆ شێخەڵا بنێرە بۆ قوتابخانەیەک کە عشن گەڕێکێکی شعبی بێ و قەڵەباڵغ بێت و خوێندکاری لاساری تیا بێ من چون بۆ خوێندکاری قوتابخانێک خوێندکاری زیدەک و کەمیتیا بێ و بە کەوچی من نایە چون بۆ قوتابخانەیە نازانم ئێستا ناوی چییە بەخوا لەوێ خوێندکارم بینی گرفت هەبوو لەوێ چارەسەری گرفتەکان بە مامۆستام ئاوا بکەوێت بابە نابێ مامۆستا وتم باشە با من و تۆ بچینە پۆلۆ بکەین کە گرفتەکانم باس کرد و چارەسەرم ینی لەگەڵ خوێندکارەکانە قسەم کرد ئەها بۆچی ئاها بێ ینی مەبەستم چیە مەبەستم مامۆستا پێویستێتی لەبەر چاوی شت بکەین ئەم خولانە ئاها بکات بەس قسەکردن نا من هەنە جا دێم وەسە بەس قسە دەکەم بەڵام خولی عملیم ئەوێتەوە نییە کە مامۆستاکان بەڕاستی فێرکەی و بەردی بناکەی مامۆستا بورهان تۆ ژێت لێمە سێ بەشی ئەگە لە منە پرسیت سێ بەشی پەروەردە ڕاوەستاوەتەوە سەر دیداکتیک ڕاوەستاوەتە شەش شێوازەکانی وتنامە سێ بەشی پەروەردە سەرکەوتوو بووی لە دیداکتیکا سەرکەوتوو بووی لە پرۆسەی پەروەردەیە زۆر سپاس مامۆستا دەست خۆش دکتۆر ئیمداد ئەگەر جەنابتان بەشداریتان هەبێ بفەرمونون کاتمان زۆر کەم ماوە سێ دەقەمان ماوە ئەگەر ئەو دکتۆر ئیمداد و ئەو بەڕێزانەی دیکە زۆر سپاس مامۆستا هاوکار زۆر سپاس مامۆستا فایق خۆشحاڵ بووین کە ئەم شەو لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێزانی بەشدار بوو وەڵام من جگە لە دەستخۆشی شتێکی ئەوەم نەبوو بەڵام زۆر گرنگە کە چەمچی ستودنت سنتەر یان چەمچی پرۆگرام سنتەر یان مامۆستا سنتەر دەکرێت ئەوانە وەکو یان لەسەر حسابی یەکتر نەبن وەکو بەڕێزێکیش گوتی کە دەڵی ستودنت سنتەر مانای ئەوە نییە کە تۆ مامۆستا ئیهمال دەکەی مامۆستا پشتگوێ دەخەی ڕۆڵی نابینێ نەخێر ڕۆڵەکەی دەگۆڕێ ئەگەر پێشووتر ڕۆڵی مامۆستا تەنها گەیاندنی زانیاری و زانست بوو بێ ئێستا ڕۆڵەکەی گۆڕاوە لەبێ لەگەڵ سەردەم و لە پەروەردەی هاوچەرخدا ڕۆڵی مامۆستا زیاتر ئاراستەکار و ئاسانکارە وەکو فاسیلیتێتەرە وەکو گایدە نەک وەکو ئەوەی تەنها بۆکو دەڵێ سەرچاوەیەکی زانیاری و گیان نەکەی بێت من دەستخۆشی لە مامۆستا دەکەم بەڕاستی پێویستی هەر چەمچێکی نوێکە دێتە ناو بواری پەروەردە پێویستی بە زەمینە سازی هەیە زەمینە سازیەکانیش لە هەر چوار کۆڵگەی پەروەردە و فێربوون دێن کە کۆڵگەی مامۆستا قوتابی پرۆگرام تەنانەت کارجێڕیش مامۆستا تەنها مامۆستانین کە پێویستیان بەڕاهێنان هەیە قوتابیەکەش پێویستی بەڕاهێنانەیە چۆن سوود لەو دەرفەتە وەردەگرێت کە بێتە چەقی یان ناوەندی فێربوون پرۆگرامەکانیش پێویستیان بە پێداچوونەوەیە چۆن بگونجێندرێن لەگەڵ ئەو شێوازە نوێیە تەنانەت لایەنی ڕێنمایی و کارجێڕیەکانیش ئەگەرە تۆ مامۆستایەکی ڕاهێنراوت هەبێت لە قوتابخانەیەک بیەوێ ئەو با بڵێن بابەتانە بە شێوەی پراکتیک بڵێتەوە بۆ ئەوەی فێربوون بە کردەیی یان learning by doing ئەنجام بدا ڕەنگە مدیرەکەی یان معاونەکەی ڕێگر بێ چکە لە ئەهمیەتی شتەکە تێناگە بۆیە دەڵێم ئیدارەش پێویستە ڕاهێنانی پێ بکرێ بۆ ئەوەی سنگفراوانیەک بۆ ئەوەی تێگەیشتنێک هەبێ بۆ ئەم بابەتە کەواتە ڕاهێنانەکە دەبێت گیر بێ و بەڕای من هێشتا دەرفەت زۆر ماوە بکرێت بەڵام ناشکرێ ئەمە چاوەڕێوە بکەین بە شەو ڕۆژێک تاوا بێ بەڵام گرنگە لە شوێنێک دەست پێ بکەین ئەمەش هەوڵ دەدەین لە سیمینار و وێبینارەکانمان بەردەوام بێت بە نووسین بێت بە پێشنیاز بێت بە داوەتکردنی کەسانی پسپۆر بێ بۆ ئەوەی بەرچاوڕوونی بدەینە مامۆستایان و کەسانی شارەزا و پسپۆرش لە وەزارەتی پەروەردە بۆ ئەوەی ئەگەر بەپێی توانە خۆیان کار لێسەر بکەن من دووبارە زۆر سپاس مامۆستا فایق بۆ بابەتەکە و سپاسی بەشداربووانی سپاس مامۆستا هاوکار دەستت خۆش بێ دکتۆر کاتمان زۆر کەم ماوە بەڵام مامۆستا زەکەریا و دەمێکە دەستی بەرز کرێتەوە مامۆستا زەکەریا ئەنوەر ئەگەر بە خێرایی پرسیارەکەت پێی سوپاسە دەکەم فەرموون مامۆستا زەکەریا بەڵێ سڵاودان لێ مامۆستانی سڵاو لە ئێوەش فەرموون قوربان مامۆستا فایق مستان خۆش بێ بەڵام نەر تێبینێکمە بوو لەسەر قسەکانی مامۆستا میدیا و مامۆستا بۆران هەموو شتێکە دەڵێن مامۆستا کارامەیی نییە و مامۆستاوە و مامۆستا ئەم شتانە لەسەر مامۆستا بۆ خۆی بزانم وەزارەتی پەروەردە یان بەڕێز سەرپەرشتیارەکان تا ئێستا نازانم من خۆم بۆ خۆم 9 ساڵە مامۆستام تەنکە خولێکم نەبینیوە لەو بوارانەدا ینی هەر گلەیەکە هێنێت و سەر مامۆستا کارامەیی نە مامۆستا ناتوانێت وەزارەتی پەروەردە چی کردەوە بۆ مامۆستایانی تا مامۆستا
کارامەیی نەبێت یان بزانێت توانایە چ لێکۆڵینەوەیەکی کردووە بزانانی هەر قسەیە سەرپەرشتیارەکان یان و قسەکان هەڵێ مامۆستا وا بکە وا بکە وا بکە شتێک ڕێنیشاندارێکت ناداتێ بڵێ مامۆستا لە وانەیەکی نمونەیی چەندجا من سەرپەرشتیاری خۆم هاتووە وتێتی مامۆستا باوانەکە وانەیەکی نمونەیی بێ ئەڵێ مامۆستا بەڕێزێت تۆ فەرم وانەیەکی نمونەیی بۆ من شەرح بکە با بزانم وانەی نمونەیی چۆنە یعنی هەر بەستەنا قسەکردنە هیچ شتێکی عەمەلی نییە بۆ ئێمە شتێکە کە ئێمە بە عەمەلی بیکەن بەس بە قسەی ئەڵێ وا بکەن و ئاوا بکەن و ئەمە بکەن و ئەوە بکەن بە قسەی شتێکیش ناکرێت تا بە عەمەلی شتەکە نەبینی دەستان خۆش بێ زۆر سپاستانە دەست خۆش مامۆستا زەکەریا زۆر سپاس مامۆستا کاڵی ئەسعەد فەرموون مامۆستا ئەگەر تۆزێک پەلەی بکەین بۆی کاتمان خەریک لە کاتی تێپەڕی وداین مامۆستا کاڵێ سڵاوتان لێبێت باشیت شەوتان باش شەوی ئێوە باش بخێر بێن سپاستانەکەم زۆر سپاس بۆم دەفەت کە بەڕاستی سوودێکی زۆر زۆر باشی هەبوو بەڵام ئێمە چەندگلە یەکمان هەیە بەڕاستی چ لە پەروەردە چ لە سەرپەرشتیاران من قسەی هاوڕەکانم ناکەمەوە بەڕاستی ئەو قسانی ئەوانیش من پشتگیرێکی تەواوی قسەکانی ئەوانەکەم بەڵام قسەکەی من زیاتر لەسەر ئەوەی کە ئێمە دەنگمان هیچ کات ناگاتە پەروەردە ئێمە هەر لەنێو خۆمانە قسە ئەکەین و وتوێژەکەین و ئەمانەوێ شتەکان بگەینە ئەنجامێک بۆ ئەوەی ئێمە پەیوەندیەکی باش پەروەردەیەکی باش بگەێنین بە فێرخوازەکانمان بەڵام ئێمە هیچ کات دەنگمان ناگات بە پەروەردە بە تایبەتی کاتێک کە ئێمە ئێستا کاتی امتحانات دەست پێ ئەکات گەورەترین مشکلەی ئێمە مامۆستا لەسەر چۆنیەتی پرسیارەکان و پرسیاردانانە ئەوان ڕێگەنیشاندەر بۆ ئێمە پیشانێن لە بری ئەوەی کە ئێمە وەکو مامۆستا ئێمە ئەزانین کە چ شتی پرسیارێ بکەین بە نمونەیی و یاخود چ شتێک دابین بکەین بۆ فێرخوازەکانمان کە ئەمە گلەیەکی زۆر زۆرمان هەیە لەسەر پەروەردە و خاڵی دووەمیشم بەڕاستی لەسەر سەرپەرشتیارە بەڕێزەکانە هەڵبەتە من خۆم وەکو خۆم سەرپەرشتیارم نییە چکە من مامۆسای پەیمانگام بەڵام بە حکمەوەی کە هاوڕێکانم دایمەن قسەیان لەسەر سەرپەرشتیارەکان ئەوەیە کە سەرپەرشتیارەکان تەنها ڕەخنە و توانجەکانی خۆیان ئەنووسن بە مامۆسا بەڵام ئێمە پێمان خۆشە لە ڕێی سەرپەرشتیارەکان و کە مامۆستایەکی نمونەیی بەرهەم بهێنن نەک ئەوەی کە ڕەخنە و توانجی خۆیان ئاراستی بە مامۆساکان بکەن من ئەو خاڵە زۆر بە گرنگ ئەزانم کە بەڕاستی مامۆستا زۆر زۆر پێویستی بەوە هەیە کە خولی بۆ بکرێتەوە ئەگەر خولیشی بۆ نەکرێتەوە لە ڕێی سەرپەرشتیارەکانەوانەیە بتوانێت فێرکاریەکی تەواوی بگەێنرێتە ئەنجام چونکە بنوکو خۆم زۆربەی چایەکەکان خۆش بێ مامۆستاکاڵی پەیامەکەت گەشت بەستکە بابەتەکە با پەیوەندی بە ستودنت سنتەر و ئەو بابەتانەوە هەبێت چکە پێم وایە ئێمە بابەتەکەمان دەربارەی ستودنت سنتەر بوو دەستت خۆش بێ سوپاس مامۆستا جەزا دەمێک کە دەست دەرزکردێتەوە ئێوە فەرموون شەوتان باش شەوی ئێوە باش مامۆستا فەرموون دەست خۆش بێ مامۆستا هاوکارجا دەستیش بۆ بەڕێز مامۆستا هیمداد بۆ کاکفایقیش دووراودوی یەکترە ناسین و تۆزە لە شتەکانیشی کاڵم ینی زۆربەی سەرچاوەکانیم لەبەر دەستانە بەڵام هەندێکیم لەبەر دەستا بۆ بەڕاستی شتی باشی پێ و خزمەتی پەروەردەکە من لێرە یەک ڕوونکردنەوەی بەسی دەیم و پرسیارەکە لەسەر پرسیاری کراوە و عینەکەم داخراوە ئەەکەم بەریسپە ستودنت سنتەرەوە دەردی و مامۆستا بەڕێ و سەرپەرشتیارە بەڕێزە باسی کرد بەڕاستی فعلەن وایە لە چەمکەکە تێنەگەیشتون ئەوە ئەو کێشەیەمانەیە لە چەمکەکە تێنەگەیشتون هەر بۆ نمونە ئێمە ئێستا کاڵسەنگانی دەرەکی قوتابخانەکانمانەیە کاتێکە چینە لای مامۆستا بەڕێزەکان لەسەر ئەو شەش ستانداردەی کە لە 25 ستانداردەکەی قوتابخانەی پێڵەسەنگ ئێمە لەو شەشە یەنەوە مامۆستاکە فیدباکی پێین مامۆستاکە لەگەڵ ڕێزمە گەڕانەوەی سەرنجەکەش نازانێت چیە ناچار ئەبێ ئەوەشی بۆ ئینکەی تۆ کاتی ئەوە شت نییە ناچاری ئەبێ باسی گەڕانەوەی سەرنجیشی بۆ بکەیت ئەمە ئەو کێشەیەشمان هەیە بەنسبەت دیداکتیکەوە کە کاکفایق باسی کرد ئێمە هەمانە ئێمە بە لە ستانداردەکان بەڵام بەداخەوە نەدەستەی کارگێڕی نە مامۆستا وردکردنەوەیان بۆ نێراوە لەسەر ئەو 25 ستانداردە کە باسی دیداکتیکی تیا ئەکا پرسیارەکەی من بۆ مامۆستا فایق ئەوەیە ئایا ئێمە تا چەند بتوانین بە تایبەتی چکە قوتابیانی بازنە یەکمان هیچ ئەوە واز دەبێنین چکەوە شۆڕشێکی چاکێوێت تا فێری پرسیاری کراوە داخراوە بەڵام لە بازنەی دوومانەوە کە چوارەگرێت تا 12 بەڕاستی چ میکانیزمێک بەکار بێنێ بێلەوەی کە وەزارەت خۆی بێ هەنگاو بنیە وەکو لەگەڵ مامۆستا بورانی بەڕێز کە ئێستا خۆی بەشدارە و
گوێی لێ چکە من خۆشم سەرپەرشتیارم گوێی لێ ئێمە وردە میکانیزمێ پیا دابنین لە پرسیاری داخراوە بڕۆین بۆ کراوەندەك بڵێن ئیتر داخراوە بە تاواتی لابەری نەکەین بەڵام بە مامۆستافای ڕوونکردنەوەیەکمان باتێ چی میکانیزمێک بکرینە بەر بۆ ئەوەی چکەمە وەختی خۆی ساڵانی پێشووتری ژۆکو لە وێبنارەکەی پێشووتریشە باسمان کرد 60 بوو من پێم باشە لێرەش ئاجاری کە جەختەکەم و لەسەرەوە ئال لە مەرحەلەیە 60 بێتەوە وردە هەنگاوی بۆ بنین دەستان خۆش بێ و لەشتان ساغێ دەست خۆش مامۆستا زۆر سپاس مامۆستا فارق فەرموون بە خێرایی وەڵاممان دێمە مۆستا پێ پەڕاندووە بە سەر چاو بپین مامۆستا هیمدە چوار سێ خاڵی باس کردو ئەوانە لە خاڵی سێمەوە دەست پێ دەکەم حەزەکەم مامۆستا بورهانی هاوڕێشم گوێی لێبێ لەمەیە کە باسی ئیدارەی کردووانە بەڕاستی کاکیمداد و کاک بورهان بەدەست من بواە خوێندنێکی یەک ساڵم دانا بۆ مامۆستاکان لە زانکۆ ئیدارە بخوێنن بۆ ئەوەی پرۆگرامێکی باشیان هەبێ بۆی پێشکەوت چکە بەڕێوەبەر کاری زۆر گەوراکە بەڕاستی بەڕێوەبەر کاری گەوراکە بەڵام پێویستە ئاستیان بەرز کرێتەوە من حەزم لەوە هەبوو ڕۆژێ لە ڕۆژان دابمایە مامۆستا هیمداد پرۆگرام ناڵێم گرنگ نییە بەڵام بەڕاستی کە دێتە سەر ئاستی پەروەردە پرۆگرامە و گرنگی نییە بەدەلیل ئەوەی ئێستا وەزارەتی پەروەردە زۆربەی پرۆگرامەکانی چاکە هەندێک پرۆگرامەکان باشیشن بجدی ئێستا سەنڕایز پرۆگرامێکی باشە بۆ نمونە بەڵام سەرەکەی کارایی خوێندکارمان دێتە خوارە گرفتەکە لەوەیان نییە بەڵام گرفتەکە لە دیداکتیکایە پرۆگرام ئەو گرنگیە زۆر گەورەی نییە نابێ پێشەهای پێش دەڵێم لە هەموو ڕۆژهڵاتی ناوڕاست و باکووری ئەفریقا کە گۆڕانکاریەکەن ڕێک دەسەبن بۆ پرۆگرام یەکەم شت پرۆگرام با دەزانم پرۆگرام شتە گۆڕێن بەڵام پرۆگرام شت ناگۆڕێ بەڵکو دیداکتیک شتە گۆڕێ فیدباک شتە گۆڕێتوانە مامۆستا و خوێندکار و ئەوانە پێویستان بە ڕێنمایە بەڵێ پێویستان بە هینە هەردووچیان پێویستان پێویستیوانە مامۆستا زەکەریاڵێ هەمووی گرەی لە مامۆستاکەنەوە کە ڕاستەکە زانی چە مەسەلەکە لەبەروی مامۆستا هەموو شتەکانەکە مامۆستا و بڵێ لە جەبهەیە لە شەڕاوەنیە لە پێشەوەی هەمووی باسەکە بەڵام بەڕاستیەکەی من بە شخصی خۆم ئەوە لە منەوە وەرگرە دائیمەن زۆر جارێ لێمەوە من کە دەڵێم مامۆستا باسی سیستمی کردێت قەت گوناح ناخەمە سەر مامۆستا بەشێکی زۆر کەمی نەبێت کە مامۆستا دەبێت خوێنەوار بێت بەشەکەی تری سیستمی پەروەردەی دروستەکە هەموو وڵاتەکانی جیهانش سیستم دروستەکە سیستمەکەش بەدەست وەزارەتی پەروەردەوەیە کە دروستەکە لەبەرەوە گلەیەکە لە مامۆستانیە بەس قسەیە و بە عملینە ڕاستەکەی زۆر شە قسە منەمانە نییە من قسەم کرد ئەم جارە من لە شارباژێر بوو تقریباً 500 کەس لە هۆڵێکا دانیشتم و قسەم بۆ کرد باشە فێران ناکەم من شتێکەڵێمەوە من پێویستم پێ لە 20 کەسا دانیشم مەسەرەن بۆ ئەوەی تەواوی پرسیارەکان کەم بۆی لە پۆلا لەگەڵیان بم بۆی ئیشان لەگەڵا بکەم بۆ ئەوەی فێر بن یعنی ئەمە خول نییە تۆ بچی 2 ساعت خولی وایە ئێستا من جاری وایە خولی وایە بینم 2 مانگە هەر هەفتەی ڕۆژێک کەچمەوە 2 هەفتەی جارێ ڕۆژێک کەچمەوە 6 ساعت لەوێ بمەس ئەو خولانە باشە مامۆستا کاڵێ ئەو کێشانەی کە تۆ باسکەزانی چییە ستراکچەرەکان تێکەڵە ئێمە بە نووسرا و یعنی تەسەوور ناکەم هەم بێ کاگوران باش دەزانم تەسەوور ناکەم بە نووسرا هەمان بێ مەسەلەن توێژەر ئەبێ ئەمە بکە ئەوە بکە ئەم دەخاڵە بکە ئەم دوو خاڵە نابێ بکە مامۆستا بێ 20 خاڵە بکەم 25 خاڵ ئەمانە بە ستراکچەر لامان ڕوونیە هەش بێت ڕوونیە بەلامە لەبەر سەرێکی ئەو تێکەڵیە هەیە لە لامان ئەوە کە هەر کەسە بە ئەوە ڕاستەکەی چارەسەرکردنەوەی بە ستراکچەری ڕوونتە بێ بۆیان دەریکەی بۆیان تشتی بکەیتە سەرەوانە کاک جەزایڵێ لە چەمکەکە تێگەشتن بەخۆ ڕاستەکە ئێستا یەک دنیا چەمکم باسکردن هەر یعنی شتی ئاوۆزی زۆر تایە لەوانەیە شتە تۆ بە نەوعێ تێبگەی بەڵام من بە نەوعێکی کە تێگەم بەڵام من کاتم نییە لەبەرەوە ئاها دەکەم لەبەرەوە ئەمەیە کە دەڵێم خولی پێویستە و شتی پێویستە و ورد دانیشیتی و لەسەری یعنی باسکەیتوانە ئێستا من ئەمجار لەگەڵ وەزیری پەروەردە بووم لەسەر کاک بورهانجان حەزەکەم جۆت لەم قسەیەشم بێ لەسەر تاقیکردنەوەی بە کەلۆری ئەوانە من زۆر ناڕازیم طبعاً لەسەر لەبەیەکەیە تەنانەت ئەم 40-60 باسیەکەن ئەوانەشە ناڕازیم لەسەر یعنی من تێڕوانینێکم هەیە بۆ سیستمێکی تر یعنی من کە لە کۆنگرەی پەروەردەیی بە ئەکسل کردبووم بە ژمارە و بە ئەکسل و هەموویم کردبوو بۆی سیستمی خۆمان ڕزگارکەین یعنی ئەم سیستەمەوە لێ کردو مامۆستا مشکلی دنیا لەگەڵ منهەجە هەیە وەزارەتە بەڵ منهەج تەواوکەی منهەجی بەتەواو ناکرێت ئەم یعنی زۆر گرفتت بۆ چارەسەرەکە ئێستا بابەتەکەم ئەوە نییە بەڵام چارەسەر هەیە بۆ بابەتە ئەگەر بمانەوە بیکەین و ئەوان چی میکانیزمێک بەکاربێنی بۆ ڕاستەکەی ئەمە بابەتێکی زۆر قورس نییە پرسیاری کراوە داخراوە کاک جەزا لە کتێبی ئەم ساڵما کە دەرەچێت 4 بەرگم دەرە 4 کتێبم دەرەچێت ئەم ساڵ
تقریبا 100 پرسیاری کراوەی دڵنیام ئەو 100 پرسیارە ببینیت خۆت لە خۆتەوە 200 کێشی بۆ زیادەکەیت و دروستێکی توانە پرسیارە کۆنەکان ناکەی پرسیاری ترەکەیت نوعێکی ترەکەی توانە ئەمە تەنها ئەوەیە مەسەڵەن مامۆستاکان ڕابهێنن لەسەر ئەم بابەتە چش بخەنە سەر پرسیاری کراوە و لە دانیشن بەیەکەوە نییە 100 نا 200 300 حەزەکەی 500 پرسیاری کراوەت بۆ ئەڵێم مناقشەیەکەین ئینسان فێرە بێتەوەوانە مامۆستا دەبێ ڕاهێنانی پێویستە ڕاهێنانی هاوچەرخی پێویستە بێ ڕاهێنانی هاوچەر ناکرێت هیچت نەچێمە وڵاتێکی دواکەوتوی من قەنەعەتمەوە هەیە ئێمە وڵاتێکی دواکەوتوی لەبەرەوە بێ هەوڵ دەی کەسی زۆر بەتوانا بێنی یعنی ئیش لەم بابەتە بکە مامۆستاکار سوپاس من مامۆستا عاشقی دەمێکە دوا کەسمان دەبێ فەرموو مامۆستا عاشقی و مامۆستا بورهانیش پێم ڕوونکردنەوەیکی دێ بەس بەڕاستی کاتەکەمان تاو بووە هەتا کورد بێ و پخت بێ باشە مامۆستا عاشقی فەرموون گوێت لێ مامۆستا بەڵێ مامۆستا عاشقی فەرموون دەستان خۆش بێ زۆر زۆر سپاسان دەکەم بەڕاستی من تەنها پێشنیارێکم هەیە ئەویش با بڵێن ئەو وێبینارانە بکرێت بە زنجیرە وێبینارێکی مامۆستا سعید مامۆستا فایق سعید چونکە بەڕاستی پێویستمان پێ من هەفتەیەکە تامەزرۆی ئەو سمینارم و 4 ساڵە تامەزرۆی بەرهەمەکانی جەنابی مامۆستا سعیدم و بۆیە پێشنیارەکەم ئەگەر بکرێتەوە زنجیرەیەک وێبینار لەسەر ئەم بابەتانە سپاسی دەکەین دەستت خۆش بێ مامۆستا عاشقی سوپاس مامۆستا گوێی لێیە مامۆستا بورهان پێم وایە جەنابتان ئەگەر ڕوونکردنەوەیەکە بێ زۆر سپاس دەزانم کات نەماوە بەس زۆر بە کورتیار چەندە مامۆستا فایق وەڵامی دایەوە حەز ناکەم مامۆستا زەکەریانی گەران بێ کاتێک دەڵێن مامۆستا ئێمە خۆمان وەک وەزارەت پەروەردە لە کەمتەرخەمی ئەو ئاستەی مامۆستا تێدا ناشارینەوە بەڕای من هەموو جا باسم کردووە مامۆستا لە 3 ئاست پاڵپشتی باشی بۆ ناکرێت یەکێکیان لە پێگەیاندنی لە خوێندنی باڵا لە کۆلیژەکان لەوێ سستیەکەیە دوو لە کاتی خزمەتکردن لە وەزارەتی پەروەردە وەکو پێویست پاڵپشتیان ناکرێت لە ڕاهێنان و پێشکەشکردنی هەر پاڵپشتێک لە ڕووی زانستی شێوازەکانی وانەوتنەوەی تر هەر ئاستێکی دیکە هەر بوارێک دەڵێیت بەڵام ئاستی سێم لەسەر خودی مامۆستایە مامۆستاش خۆی پێناگەینی بە دوای زانیاری زیاتردا ناگەڕێ بە دوای شێوازی باشتردا ناگەڕێ لە هەر سێ ئاستەکە گرفتمان هەیە کە دەڵێن مامۆستا بڕۆ سیر بکە سیستەمی پێشکەوتووی پەروەردەی فێرکاری لە جیهاندا کامەیان دەیهێنیت نهێنی هەرە گەورەی پشت ئەو پێشکەوتنەی مامۆستای بەتوانایە یعنی ئەگە مامۆستایەکی بەتوانامان هەبێ منهەجێکی باشیشمان دەبێ شێوازی هەڵسەنگاندنی باشمان دەبێ بەڕێوەبردننی پۆلی باشمان دەبێ لە کۆی گشتیدا دەتوانین خزمەتێکی پەروەردەی فێرکاری پێشکەوت و پێشکەش بکەین کە دەڵێن مامۆستا مەبەسمان ئەوە نییە گلەیمان لە مامۆستا بێ گلەیمان لە هەموو ئەو فاکتەرانە هەیە کە هۆکارن لە پێشخستن و بەرزکردنەوەی توانای مامۆستا کاڵێ باسی کردوتی دەنگمان ناگا واللهی دەنگەیشتن نازم من لە ناو مەجلسی وەزارەتم لەسەر ئەم بابەتەی هەڵبژاردن و تاقیکردنەوە و بەکەلۆریە کە مامۆستا فایق دەڵێ لەگەڵی دانیم شەڕێکی تەواوم کرد دەنگم گەیشت بەڵام نەمتوانی هیچ بڕیارێک دروست بکەم چونکە خۆم بەتەنیا بینیەوە لە ئەو گفتوگۆ و ئەو مناقشەیەدا مامۆستا فایق زۆر بە کورتی توێژەر ڕەنگە هەندێک شتی نووسراو هەیە چی بکاو چی نەکە بەڵام هیچ بە دوواداشتێکی جدی نیە لەوەی ئایا جێبەجێ دەکەن ئایا کاری پێ دەکەن وەکو پێشتریش گوتم حتا کە قوتابیش سەنتەر بێ شت هەیە ئەدەبیاتی لاواز هەن بەڵام چۆنیەتی پراکتیزەکردن و تەرجمەکردن و متابعەکردن گرفتێکی گەورەیە مامۆستا فایق لە کۆتاییدا دەمەوێت و دەرفەتە بقۆزمەوە پەیوەندیمان هەبێتن لەسەر بابەتی تاقیکردنەوە و هەڵسەنگاندن هەندێک شت بکەین و شتێک پێشکەش بکەین ئینشاءالله دووبارە سپاس بۆ هەموو لایەک و دەزانم کا زۆر زۆر سپاس مامۆستا بورهان سپاس بۆ هەمووتان مامۆستا فایق بە کورتی تخوا بەسەر ئەو ژیانەیە بێن خۆش نیە وەڵامیان دەدەیتەوە کاک بورهان باسی زنجیرە سیمینارێکە ڕاستەکەی من لە خزمەتام هەر کاتێ بکرێتەوە من شتێکەوەیە شت بە پرۆژەکەم ساڵی ئەبێ من کتێبێ چاپ بکەمەوە بەلایەنی کەمەوە شتانە هەندێک زۆر جار کاتم نییە بە جددی ئەو شتانە بەڵام بە بیڵێن مشکلە نییە داوا بکەن توانی پێتانەڵەبەی کەم نەمتوانی لێکە کاک بورهانی بەڕێز من هاوڕام لەگەڵیا بەڕاستی لە هەموو شتەکانیە ڕاستە کاتوانە بەڵام ئاستی ئەوەی مامۆستا بیرمە کاتی خۆی لەگەڵ کاک بورهانە دانیشتین لە وەزارەت
بەسی ئەومانەکردم توێژەرانە ئەم توێژەرانە چۆن هەڵبژێرن چۆن تاقیکردنەوەیان بۆ بکەینەوە تاقیکردنەوەیەکی دانابۆیان باشە تەسەورەکەی کە پێی پیشاندام وەبزانم مامۆستاکانی ئەوانەی بەشی شریعەت بوو نازان چوو ئەزانی خۆیان لە بابەتەکەی خۆیانە وابزانم لە 170 دەرنەچوو بوون یعنی بابەتی خۆیانە بابەتێکی سەیر و سەمرنیشتی تازە نییە ئاستنزمی کە دەبینەوەە بابەتی خۆیان معقولە تۆ بۆ توێژەری تاقیکردنەوە 170 دەرنەچێت آخر کورۆڵای هەفتانە بوو بەخوابزانەوە تو 6 دەرنەچوو بوو باشترە زانیوانە بەنسبەت تاقیکردنەوە من زۆر حەزەکەم کاک برهان بەجددی حەزەکەم بەجنیە و ڕایە من تەرخێکم تەواو بێ یعنی تۆش پڕێکیت و ئەوش پڕێکیتە من کە گەڕامەوە ساڵی جارێک گەڕێمەوە کۆتایی ساڵەکان کەگەڕامەوە تەلەفۆن بۆکەم یەکتریە بینین و باسی دەکەیت زۆر سپاس بۆ هەر هەمووتان کە گوێتان لە منە زۆر سپاس بۆ مامۆستاکار جاریش کرد سپاس بۆ مێگەمایت سپاس بۆ هەمووتان دەستان خۆش بێ سپاس بۆ مامۆستا فایق سپاس بۆ میوانە بەڕێزەکان کاتێکی شاد شەوێکی شاد